بینەرانی بەڕێز و خۆشەویست و کاتتان باش لە هەر جێگایەک و لە هەر شوێنێک ئەم ڤیدۆیە دەبینن سڵاوی گەرم و گوڕی منتان پێشکەش پاش تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر شەهیدبوونی فەرمەندەری تێکۆشەر و ڕۆڵەی هەڵکەوتووی حیزبی دموکراتی کوردستان فەرمەندەری هێزی پێشمەرگەی کوردستان شەهید سەرگورد عەلیار بڕیارمدا لەگەڵ یەکێک لە سوارچاکان و هەواڵانی تاسەر وەفادار بەو ڕێبازەی ئەو لەگەڵ یەکێک لەو خەبات جێرانە و ئەو هەڵۆ بەرزەفرانەی نێو جەرگەی خەبات و تێکۆشانی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان کە فەخری هەموو لایەکمانە قسە بکەم و یاد و بیرەوەری سەرگورد عەلیار و هەموو سەرگوردەکانی دیکە هەموو ئەو ئەرتەشیە خەبات جێرانەی کە ساڵانێکی زۆر و زەوەندە لە ڕیزی جوڵانەوەی ڕزگاری خوازانەی خەڵکی کوردستاندا تێکۆشانیان هەیە چ ئەوانەی بەسەربەرزی سەری بەرزیاندانە و بەوە داستانی کۆماری کوردستان و پەیوەستبوونی 4 ئەفسەری خەباتجێری ئەو کاتی ئەرتەشی عێراق کە پەیوەست بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بوون دووبارە کردەوە و ئەوە ئاماژەیەکی گەورەیە بۆ ئەوەش جاروبار مێژوو بە شێوەی ئەرێنی و دڵخواز و سەربەرزانە لە نێو ڕۆڵەکانی خەڵکی کوردستاندا دووپات و چەند پات دەبێتەوە ئەمە ڕێزگرتنێکە لە هەموو ئەو خەبات جێرانەی کە لە دوور و نزیک دەکەونە بەر تیر و توانجی ناحەزان و بە تایبەتی داگیرکەرانی کوردستان لەبەر ئەوەی ئەوان لە لەقاودانی پیلانەکانی دوژمندا ئەوان لە تەیارکردنی هێزی پێشمەرگەی کوردستان وەکو ڕێخستنێکی ڕێکوپێک دەور و ڕۆڵێکی زۆر بەرز و بەرچاویان بووە لەو نێوەدا بەڕێز و تێکۆشەر تاجی سەرم ڕێبەرم گەورەم باب و هەواڵی خۆشەویستمان مامۆستامان ڕێنوێنمان پشتیوانمان کاک مەلا حەسەنی شیوەسەڵی دوای تکا و ڕجایەکی زۆر لەگەڵ هەموو نەخۆشی و کەنەفتیەک ئامادە بوو کە لەم پەیوەندیەدا بە سنگ فراوانیەوە وەڵامی پرسیارەکانی من بداتەوە هەر لێرەوە سپاسێکی گەرم و گوڕ پێشکەش بە کاک مەلا حەسەنی شیوەسەڵی و هەر لەو کاتەدا بە خێزانە سەربەرز و وەفادارەکەی دەکەم کە بۆ پێکهێنانی ئەو توێژە هەموو هاریکاریەکیان کردی بڕیار بوو لە ساڵڕۆژی شەهیدبوونی کاک سەرگوردا کاک سەرگوردی سەربەرز و چیا ئاسادام و توێژە بڵاو بێتەوە بەڵام بەهۆی سەفەرەکانی من بۆ ئەوروپا و گەڕانەوەم بۆ ئەمریکا نەگونجا هەر بۆیە لە بەرەبەرەی 26 سەرماوەت ساڵڕۆژی پێشمەرگەی کوردستاندا وەکو بەرزڕاگرتنی یاد و بیرەوەری هەموو شەهیدان و بە تایبەتی شەهیدی فەرمەندە سەرگورد عەلیار ئەم توێژە پێشکەش بە ڕۆحی بەرزی و بە گیانی بەرزی سەرگورد عەلیار دەکەین کاک حەسەنی شیوەسەڵی لەم توێژەدا دەمان هەژێنێ مرۆڤێکە زیاتر لە دوو دێ نابینێ نەکەم ئەندام بێ ئەندامە بەڵام ڕۆمانێکی تراژدیک لە هەمان کاتدا دڵخواز و دڵگیر و دڵچەسب بۆ هەموو لایەکمان دەجێڕێتەوە ئەوانەی کە تۆزی هەستی مرۆڤ دۆستیان تێدا بێ و ئەگەر تەنیان نەختاڵێک گوێ بۆ ئەوتانە شل بکەن بێگومان نەک هەر جارێک چەند جار گوێ لەم توێژە دەگرنەوە لەبەرەوەی بەڕاستی هەر لە زەین ڕوونی هەر لە توانا و لێهاتووی ڕێبەرێکی وەک کاک حەسەنی شیوەسەڵی دەوەشێتەوە کە ئەم داستانانە بجێڕێتەوە هیوادارم ئەمە دوایمین وتوێژی من و کەسانی وەکو من لەگەڵ ناوبراو نەبێ ئەو مێژوویەکی زیندووە سنگی پڕە لەوتە و سنگی پڕە لە قسەی بەنرخ بەو پرسیارە دەواازەی باسەکەم لەگەڵ کاک حەسەنی تێکۆشەر دەخەمە سەرپشکە کەنگێ و لەکوێ و چ ڕۆژێک کاک سەرگورد عەلیار شەهید بوو چوالیەکە چەرخێک بەسەر شەهیدبوونی تێکۆشەر گەورە پیاوی هەڵکەوتووی کورد کاک سەرگورد کەریمی عەلیار تێدەپەڕێ زۆر جاران یادی لێکراوەتەوە و باسی چۆنیەتی تێکۆشانی و هەڵسوڕانی چالاکانەی لە کوردستان و هەروەها چۆنیەتی شەهیدبوونی کراوە بەڵام تا ئێستاش
زۆر کلێن و قوشبن لە ژیانی ئەو نەمرەیدا هەیە کە ڕوون نەکراونەوە و تەنانەت چۆنیەتی شەهید بوونیشی بەڕوونی و بەوردی باس نەکراوە. ئەمن کە بۆ خۆم یەکێک لەو کەسانە بووم لە چەند مانگ پێش شەهید بوونی تا ڕۆژی شەهید بوونی پێکەوە بووین و تا ئێستاش زۆر جاران لەبارەی چۆنیەتی شەهید بوونی ئەو گەورە پیاوە لە من پرسیار کراوە و ئێستاش بەشێک لە هاوڕێیانی ئێمە ئیسراریان لەسەر ئەوەی هەیە کە ئەمن باسی چۆنیەتی شەهید بوونی کاک سەرگورد عەلییار بکەم. تیشێک دەخەمە سەر بەشێکی زۆر کەمی چۆنیەتی شەهید بوون و ڕۆژ و کاتی شەهید بوونی ئەو گەورە پیاوەی. عەرزتان دەکەم کە بۆ باسکردن لەسەر ئەو خاڵەی ئێمە دەبێ بگەڕێینەوە بۆ بڕێک دواتر. شەهید بوونی کاک سەرگورد کارەساتێک بوو کە بە دوای چەند ڕووداوی تاڵدا ڕوویدا و سیستەماتیک چەند چیرۆکی تاڵی دیکەی بەدوادا هات. باشە کاک حەسەن، ئێوە لە هێزی معینی کارتان دەکردوە، بەرپرس و فەرمەندەری ئەو هێزە بوون. کاک سەرگوردیش بەرپرسی هێزی پێشمەرگەی کوردستان بوو. لەکوێ و چۆن یەکتان گرت؟ چەند ڕۆژێک دوای نەورۆزی 1364 هەتاوی ئێمە لەلایەن ڕێبەرایەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە ئاگادار کراینەوە کە بۆ مەئموریەتێک لە جنوبی کوردستان خۆمان ئامادە بکەین. هەم بۆ ڕێبەرایەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و هەم بۆ ئێمەش مەئموریەتێکی نابەدڵ بوو، بەڵام تازە تێوەگلا بوون و ڕێژ بەڕیشەوە بوو. لێرەدا پێم خۆشە ئیشارە بەوەی بکەم کە هێزی معینی لەو کاتەدا بووە دوو بەش. لکی دوو شەهید مینەشەم کە هیچێک لە لکەکانی ئەو هێزەی بوو جیا کرابەوە بووە بە هێزێکی سربەخۆ کە لە دواییدا بووە بە هێزی زنجیران. ئەو هێزە دوو لکی بەدەستەوە مابوو. لکی سێ شەهید اسماعیلی سەلیمی کە لە ناوچەی ئالاندا بەرپرسایەتی هەبوو و لکی یەکی شەهید مامۆستا مەلا مەحموودی زەنگەنە کە لە دمچۆم و لە دەوروبەری سەردەشتێدا حزوری هەبوو. ئەو هێزە و بە تایبەتی لکی یەک خوێنی زۆری لەبەر ڕۆی بوو. تەنیا لە مقاومەتی 6 مانگەی گیرانەوەی میحوەری پیرانشار سەردەشدا 63 شەهید و 297 برینداریدا بوو کە شەهیدەکان زۆربەیان لکی یەک و لکی سێ بوون. تەواوی سەرپەلەکان بێ ئیستیسنا شەهید بووبوون. لەنێو ئەواندا دوو فەرماندەری لە لکی یەک داواتە شەهید مەلا خدری کانیەزەردی و شەهید پیرەباو شەهید بووبوون. شەهید حەمەدەمینی مەلا عەزیز و شەهید حەسەن مینە و تێکۆشەر فەتاحی عەلایی کە سێ وەزنەی قورس و سێ فەرماندە ئەمەلیاتی زۆر بەتوانا بوون و هەروەها جێگیری هێز کاک فەقێ ڕەسووڵی بێشاسپی لە تێک هەڵچوونی ناوخۆدا و چەند فەرماندە ئەمەلیاتی دیکەش لە دەرگیری لەگەڵ دوژمندا شەهید ببوون. پڕکردنەوەی جێگای ئەوانە کارێکی ئاسان نەبوو. لەلایەکی دیکەوە هێندێک لە بەرپرسانی نیزامی لکی یەک کەوتبوونە تۆڕی دوژمنەوە و کاریان بۆ دوژمن دەکرد. لە سەتحی کۆمیتەی شارستانیشدا ئێمە تووشی هێندێک قەیران هاتبووین. سەرەڕای ئەو هەموو زیانانەی کە لە هێزی معینی کەوت بوون، سەرەڕای ئەو هەموو لەتبوون و گیر و گرفتانەی کە بۆ هێزی معینی هاتبوونە پێشێ، ئەو هێزە کارایی خۆی لەدەست نەدا بوو. کە ڕەنگە لە دوا ڕۆژدا لە نێو بیرەوەریەکانمدا بەڵگە و تەشویقنامەکانی دەفتەری سیاسی کە بەشێکیان بە خەتی شەخسی دکتۆر قاسملول و تەنانەت لایەنە مثبەتەکانی ئەو ئەمەلیاتانە لێکدانەوەیان لەسەر کراوە نیشانیان بدەم. ناوچەی سەردەشت لەو کاتەدا 100% نیزامی کرابوو. لوتکەی بەرز و حەساسی جاسوسان کە ئاخرین نوختەی زنجیرەچیای قەندیلیە بەدەست دەوڵەتی ئێرانەوە بوو. بۆ پشتەوەتر لە دەشتی وەزنێ و میراوێ و ئاواتاندا هەزاران کەس لە هێزەکانی دوژمن مۆڵدرا بوون. لە باری نیزامیەوە حەساسترین و بەرزترین و خاوەن ئەهەمیەتترین لوتکە کێوی نێوان سنووری ئێران و عێراق لە ناوچەی سەردەشتێدا واتە کێوی بڵفەت و هەروەها کێوە حەساسەکانی بیزاچن و بابرینگ و بەرزایەکانی زەردە هەڵاڵە و زنجیرە کێوی هۆمل بە تێکرایی
لە ئیختیاری هێزەکانی ئێرانێدا بوون. لەو نێوانەدا تەنیا بەرزایی مامەندەی بەدەست سوپای عێراقیەوە بوو کە لە بەرابەری ئەو هەموو نقطە ئیستراتیژیکی حساسانەدا زۆر لاواز و بێهێز بوو. لە ئەڵواتان و میراوێەوە تا دەگاتە بەشی بانەی هاوتەریب لەگەڵ مەرز سەدان پایگای گەورەی لێ جێگیرکرا بوو. هەر تەپەیەک پایگایەکی لەسەر بوو. دەکرێ بڵێن جەبهەیەکی یەکجار زۆر بەرین بوو کە تێپەڕبوون بە نێوانیاندا زۆر ئاستەم بوو. هەر بە موازاتی مەرز محوەری پیرانشار سەردەشت هەبوو، واتە پڕترافیکترین کاناڵی لۆجستیکی و تەدارکاتی نێوان مرکزی ئوستان ئورومیە و جەبهەی حساسی سەردەشتێ بوو کە بەهێزی یەکجار زۆر و پایگای زۆر گەورە پارێزگاری لێ دەکرا. لە تێکرای ناوچەکەدا سەدان مرکزی کاتوشا و تۆپخانەی جۆراوجۆری لێجێگیرکرا بوو کە لە کاتی دەرگیری لەگەڵ پێشمەرگەکانیشدا بە ئیمکاناتی شەڕی نێوانی ئێران و عێراق کەڵکیان لێوەردەگیرا. باشە چۆن و بە چ ڕێگایەکدا گەیشتنە شوێنی مەبەست و دیاری کراو؟ وەک هەرزم کردن لەسەر هەر تەپەیەک پایگایەکی دەوڵەتی هەبوو کە ڕۆژانە دیدەبانەکان دەوروبەری خۆیان لەژێر چاوەدێری دەگرت. شەوێش کاناڵەکانیان واتە ئەو جێگایەی کە پێشمەرگەکان هاتوچیان پێدا دەکرد یا منگوزاری دەکران یان کەمینیان تێدا دادەنرا. بەڵام پێشمەرگە بۆ ئەو جوورەشتانە شکلی ئایرۆدینامیکی هەیە، دە هەموو جێگایەک کۆ دەچی و بە هەموو جێگایەکیشدا دەتوانی تێپەڕ ببێ. ئێمە وامان بە باشزانی کە بە قوڵایی منتیقەدا بەرەو چۆمی کەڵوێ تێپەڕ ببین. نێوان چۆمی کەڵوە و جادەی تەدارکاتی پیرانشار و سەردەشت جێگایەکی ئەمین بوو کە منگوزاری نەدەکرا و کەمینی لەسەردا نەدەنرا. بۆیە ئێمە توانین بە لێواری چۆمیدا چۆما و چۆم بڕۆین و لە باسکی کۆڵەسەی لە نێوان ورچەک و کۆڵەسا لە ڕووباری کەڵوە بپەڕینەوە. ئێمە لە فاسیلەی سێ شەوڕەویدا توانیمان بگەینە دەی ورچەکی. شەوەکان شەوی بەهارێ بوون و کورد بوون. ئەوجار ئێمە دەمانتوانی لە زۆر جێگادا بەڕۆژ حرەکەت بکەین. ناوچەی بانێ بۆ پێشمەرگەکانی ئێمە نەناسراو بوو. پێت سەیر نەبێ ئەگە عەرزت بکەم ئەگەرچی هەموو ناوچەکان ناوچەی کوردەوارین، بەڵام هەر ناوچەیەک کلتورێکی تایبەت بەخۆی هەیە کە لە بەرچاوی ئینسانی تازەواریدا تۆزێک غەریب و سەیر دێتە بەرچاو. منتیقەی بانێ خوو خدەی کوردەواری زۆر پێوە دیارە. خەڵکێکی ڕەشید و دەست و دڵ ئاوەڵەی لێیە، بە تێکرایش زۆر میوانگرن. بەڵام ئەو مەسیر و بازگانەی کە پێشمەرگەکانی حیزب و هەموو سازمانەکانی دیکە بە شەپۆلی گەورە گەورە بەرەو جنوب هاتوچۆیان پێدا دەکرد زۆر دەستکورت و کەمدەرەتان بوون. کەسابەتی ئەوان مازوو ترش و بنێشت و ڕەنێوهێنانی دێبەری چکۆڵەی دەوری گوندەکانە کە بەشی نیوە ژیانی هیچ بنە ماڵەیەک ناکا. بەو حاڵەش ئەوی هەیان بوو دەرخواردی پێشمەرگەکانیان دەدا. هەر چەند ڕۆژێک شەپۆلێکی گەورەی پێشمەرگە دەهات و دەڕۆیشت. هیچ کەسیش دەردی خەڵکە فەقیرەکەی نەدەزانی. هیچ پۆلێکی پێشمەرگە پێیوانە بوو شەپۆلێکی گەورە پێش ئەو هاتووە و شەپۆلێکی دیکەش لە ڕێگادایە. هەموو پێشمەرگەیەک چاوەڕوانی خزمەت و پێراگەیشتنی تەواوی دەکرد. کەم کەسیش بە ناهومێدی لەلایەن خەڵکەکەیەوە بەڕێدەکرا، هەمووی بەشی خۆی وەبەردەکەوت. بەڵام هیچ حیزب و سازمان و ڕێکخراوەیەک بیری لە هاوکاری و هاودەردی ئەو خەڵکە هەژارەی نەدەکردەوە و بۆ عیلاجی ئەو مەسەلەیەی دەستی یارمەتی و هاوکاریان بۆ خەڵکەکەی درێژ نەدەکرد. یالانی کەم یاسا و ڕێوشوێن و یا نۆرم و ئوسولێک بۆ هاتوچۆیەکەی دیاری نەدەکرا. بۆیە ترافیکی خستی پێشمەرگەی خەرجێکی گەورەی ئابووری و شێواوی و هاڵۆزی و ماندوویەکی زۆری بۆ خەڵکەکەی دروست کرد بوو. بۆیە ئێمە لەو بازگەیەیدا تووشی بێمحیبەتی و بێلوتفی نەهاتین و بە ئاسانی و بە هاوکاری نزیکی هێزی شەهیدانی وردی توانین بە لەباری بگەینە سەرشیوی سەرقز و ناوەندی ئاژوان. ئێستاش وەڵامی پرسیاری خۆم وەرنەگرتوێتەوە لەکوێ لەگەڵ کاک سەرگورد بە یەک گەیشتنەوە و لەکوێ لە ڕاستیدا یەکتان گرتەوە؟ بەڵێ
دروست ئێمە لە ناوەندی ئاژواندا یەکترمان گرتەوە و بە یەکتر گەیشتینەوە هەمومان خۆشحاڵ بووین کە چاومان بە کاک سەرگورد و هاوڕێیان کەوت کاک تاهیری عەلیار و شەهید عەبوو سەقزیش لەگەڵ کاک سەرگوردی بوون هەر ئەو ڕۆژە کۆرێکی دانیشتنمان پێکهێنا کاک بابا عەلی مێهرپەروەر وەکو بەرپرسی ناوەندی ئاژوان و کاک سەرگورد وەک بەرپرسی کۆمیسیۆنی پێشمەرگە و هەروەها کاک تاهیر وەکو یەکێک لە یارمەتیدەران قسەیان بۆ پێشمەرگەکان کرد برا بچووکی خۆشتان واتاباندا وەکو بەرپرسی پێشمەرگەکان سوپاسی وتەکانی ئەوانم کرد هەمومان خۆشحاڵ بووین ئەرکەکانمان دابەش کرد ئێمە جگە لە 15 ڕۆژێک کە بەشێکمان لە گوندی بۆردەوە ماینەوە باقی کاتەکەی کە ماوەی 3 مانگی کێشا ئێمە لە کێوەکان بووین یەکەمین مانگی بەهار بوو هەور و هەڵا بوو جارجار باران دەباری کێوەکان زۆر سارد بوون پێخەف نەبوو خواردنی گەرم نەبوو تەنیا خواردنی بەستەبەندی هەبوو لە سەرەتای بەهاردا کە بەهارەکە جەهێڵ بوو پێشمەرگەکان دایانتوانی لە گژوگیا ئیستیفادە بکەن و وەکو پێخۆر لە هێندێک گژوگیا کەڵک وەربگرن لەگەڵ پیربوونی بەهارێ ئەو ئیمتیازەش لە دەست چوو جاوگۆڵ نەما کەوتینەوە سەر خۆراکی بەستەبەندی کراو ئەویش تەنیا بۆ ماوەیەکی خۆش بوو گەیاندنی خۆراکی بەستەبەندی کراویش بۆ ئەو هەموو پێشمەرگەیە کارێکی ئاسان نەبوو پێشمەرگەکان زۆر قانع بوون و چاوەڕوانی شتی زیاتریان نەدەکرد تەنیا داوای شتی ممکن دەکرا ئەویش جێبەجێ دەبوو بەڵام بە زەحمەتی زۆری ناوەندی ئاژوان و ڕەنج و مەینەتی زۆری گروپەتە داروکاتیەکان لە 2364دا پەیامێکم بۆ کۆمیتەی سەردەشتێ مخابرە کرد کە بە لکی 3 ڕابگەێنن نزیک بە 100 کەس لە پێشمەرگەکانی ئەو لکە بۆ ئاڵوگۆڕکردنی ئێمە بنێرنە ناوەندی ئاژوان ئەو کاتە خوا لێ خۆش بوو کاک مەلابرامی دۆڵەگەرمی فەرماندەی لکی 3 بوو ناوبراو بۆ خۆی هێندی گیر و گرفتەوە نەیتوانی بووبێ بۆیە لە جیاتان شەهید حەمە عەزیزی عەزیزی فەرماندەی عەمەلیاتی لکی 3 سەرپەرستی پێشمەرگەکانی واستۆ گرت بوو لە کاتی دیاریکراوە تا لە 3/4/1364دا ئەوان گەیشتنە ناوەندی ئاژوان لە 2/4/64دا دەفتەر پەیامی بۆ کاک سەرگورد لێدا کە بگەڕێتەوە بەندە و کاک سەرگورد تەوافقمان کرد کە من لەگەڵ پێشمەرگەکانی تازە هاتووی هێزی معینی ببێنمەوە و ئەوانی کە چەند مانگە لە مەئموریەتن لەگەڵ کاک سەرگوردی بگەڕێنەوە جێگای خۆیان ڕۆژی دواتر دەفتەر پەیامێکی دیکەی مخابرە کرد کە ئەمنیش لەگەڵ کاک سەرگورد و پێشمەرگەکان بۆ سەرکردایەتی حیزبی دموکرات بگەڕێمەوە پێشمەرگەکانی هێزی معینی لە چەند نقطەی دوور لە یەکتردا جێگیر ببوون ڕۆژی دواتر ئاگادارمان کردنەوە کە بێنەوە لای ئێمە و پێکەوە دانیشتنێک بکەین بە تێکرایی کۆبوونەوەیەکن پێکهێنا پەیامی دەفتەری سیاسیم بۆ خوێندنەوە و ڕاگەیاندنەکەم پێراگەیاندن سەرنجام پۆستەکانمان تەحویلی هاوڕێیانی تازە هاتوودا ڕۆژی 7/4/64 برای بچووکی خۆتان و کاک سەرگورد و ژمارەیەک لە بریندارەکانی هێزی هەوشار کە لە ناوەندی ئاژوان بوون لە بەرزاییەکانی دووپلورە و بەردەڕەشەیرا بەرەو مەبەست وەڕێکەوتین بۆ گەیشتن بە ناوچەی بانێ ئێمە دەبوو دەشتی شلێر ببڕین ڕۆژی 7 مانگ ڕۆژێکی زۆر گەرم بوو پێشمەرگەکان نانێکی زۆر کەمیان پێبوو کە بە پێخۆر و بە ئیحتیات کەڵکیان لێ وەردەگرت بەشی زۆری ئەوان کەوشەکانیان درابوون بە برسایەتی و ماندوویی و کەوشی کۆن ڕێگابڕین زۆر دژوارە ئەوانەی بەکردەوە ئەو شتانەیان دیوە دەزانن ئەو حاڵتانە چەندە داتەپێنەر و تاقەت بروکێنن خۆشلێر خاکی عێراقادی بۆ بەوێدا تێپەڕی ئەوە ڕاستە بەڵام دەشتی شلێر مۆقعیەتێکی تایبەتی جوغرافیایی خۆی هەیە دەشتی شلێر کلکەیەکی هەموارە کە لە دەشتەکانی پێنجوێنێ زیاد دەبێتەوە و دەکشێتە نێوخاکی ئێرانێ واتە ڕاست بەشێکە لە دەشتەکانی پێنجوێنێ کە لە کاتی خۆیدا واتە لە کاتی دابەشکردنی کوردستاندا ئەو بەشە بە خاکی عێراقی دیاری کراوە دەشتی شلێرێک کورتترین مەودا و کورتترین ڕێگای نێوانی سەقز و بانەیە
ئەگەر لە مەریوان و سەرشیوی سەقزەوە بە خاکی ئێرانێدا بڕوێبانێ چەند بەرابەر دوور دەکەویەوە بۆیە خەڵک ئەو ڕێگایە بە باشترین و مناسبترین ڕێگا بینی بانە و مەریوان و سەقزی دەزانی بۆیە ئێمەش ئەو ڕێگایەمان هەڵبژار. باشە یەک ڕۆژە توانیتان لەو ناوچەیەوە دەرباز ببن؟ نەخێر، دەربازبوونی ئێمە لەو نوختەیدا تقریبان 3 ڕۆژی کێشا. ڕۆژی یەکەم ئێمە لەگەڵ پێشمەرگەکان یەکترمان گرتەوە و هاتینە کانیسپی. ڕۆژی دووەم لە کانیسپێرا وەڕێکەوتین. هێدی و حیساب شدە ڕێگاکەماندا گرت. زۆر گەرما بوو، زۆر ناخۆش بوو، کینوایەتی هێزی لێبڕی بووین. بۆ ئێوارێ گەیشتینە خوار وێنە و دارۆخان. لەوێ بە مەبەستیمانەوە بە چەند گروپدا بەش بووین و شەوێ لەوێ ماینەوە. ئەو ناوچەیە وەکو منتیقەیەکی محەڕەمە لەلایەن عێراقیەوە دیاری کرابوو. هیچ کەس حەقی نەبوو پێی دارا ببری. ئەگەر پایەگایەکان کەسێکیان دیبایە بە تۆپخانەدایان دەگرت. بەڵام تا ئەو کاتەش حکوومەتی عێراقی هەستی بە نفوزی ئێمە بۆ نێو ئەو ناوچەیە نەکرد بوو. چونکە ئێمە زۆر بە احتیاط بە نێو جەنگەڵەکاندا تێپەڕ دەبووین. لە هێندێک جێگادا بە جێگای نەتی و شی و دۆڵەکاندا بە احتیاط دەڕۆیشتینە پێشێ. ناوچەیەکی زۆر جوان و دڵڕفێن بوو. جەنگەڵ و نزارەکان چغۆر بوون و گەشەیان کردبوو. دار و دەوەنەکان لە دەستی بیور و تەورداسی ئینسانەکان ڕزگاریان ببوو. دڵێک نا هەزار دڵ عاشقی ئەو دیمەنە دڵڕفێنانە دەبوو. ئێمە لە پەنای چۆمەکانی خوار وێنە و دارۆخان جێگیر ببووین. ئەو شەوەی هەتا بەیانی دەنگی تۆپخانە قورسەکانی نێوان ئێران و عێراقە نەبسایەوە. ڕێکباری کاتوژاکانی هەردوو کلا وەکرەوە گورجی برسی دەیان لوراند و بەسەر ئێمەدا بەرز تێدەپەڕی. جاریش ناڵەی تەقینەوەی تۆپە قورسەکانمان گوێ لێ دەبوو. ئەو شەڕە ئەگەرچی لە نێو جەرگی کوردستاندا بوو، کوردستانی وێران دەکرد و زۆر جاریش زیانی بە دانیشتوانی ئەو ناوەیە دەگەیاند و زۆر جاریش زەربەی قورسی بە کوردەکان دەگەیاند. بەڵام ئێمە تا ڕادەیەکی زۆر لە ڕاست ئەو شەڕێرا بێتەفاوت بووین، چونکە هەم ڕژیمی سەددام و هەم ڕژیمی خۆمەینی هەردووک لایەن سەرسەختانە دژمنایەتی گەلی کوردیان دەکرد و بە ئەو پەڕی تواناوە هەوڵیان دەدا گەلی کورد بە تەواوی خاشەبەر بکەن. بەرەبەیانی ڕۆژی دوایی بەرەبەیانێکی ڕۆیایی و تەماشایی بوو کە چاوت هەڵدەهێنا دروست بەهەشتی مەوعودت بە چاوی خۆت دەدی. ئەوەی شاعیران بە فیردەوسی بەرین ناویان بردووە، ئەوەی نووسەرانی ژانرە فانتێزیەکان بە یوتۆپیا ناویان هێناوە. ئەو ئەوانەی لەوێنە و دارۆخانی ڕاهەڵ دەڕژان وەک چاوی پرژاڵی دەدرەوشانەوە، وەک زەنگوڵەی ڕوون چۆن لە سەرچاوەکانیان دەهات نەدەرێ، هەر ئاوا وەحشی و دەست نەخوردە بەسەر سەوزەڵانەکان و سینگەنەرمەکەی دەشتیش لێرێدا دەخشین و ڕێگای خۆیان دەبڕی. ڕووبارەکان بەڕوونی و بە زمانی هاژە پێیان دەگوتی کە دەستی ئینسانەکانیان وێ نەکەوتووە بۆ ئەوەی بیان شڵەژێن و پۆخڵیان بکەن و ئەوەی نانهەوێ بە گەروی ئاوە جوانەکانیدا بکەن. دیمەنی ئەو ئاوانە چەندە ڕوون و جوان بوون بۆ خواردنەوەش ئەوەندە فێنک و بەتام و بەلەزەت بوون. بەڕاستی کەس لە خواردنەوەیان تێر نەدەبوو. ئەو ناوچەیە لەگەڵ ئەوەی کە بە حیسابی دوژمنان قڕقوشبی تەحریمی بە گەرویدا کرابوو، تووک و دوعای وێرانکاری لێ خوێنرا بوو، تەلەسمی کاولکاری لە دەورەی گەردنی هاڵەنرا بوو، بەڵام گوڵ و گیا و دار و دەوەن و دڕ و داڵ دەستیان بەسەر و پرچی خۆیان داهێنا بوو. بە قاچاغی و بە کوێری چاوی دوژمنان گەشەیان کردبوو، لەگەڵ هەناسەی شنەبای سروشت گەمە و باباوێنیان دەکرد. لێرەدا ئەگەر تۆزێک ورد ببایەوە بە جوانی و بەڕوونی تێدەگەیشتی ئەو دیمەنانەی کە مهندسین و دەستکردی ئینسانەکان هەرچەندی بە بەرزترین عەقڵیەتی ئینسانەکان ڕازابنەوە و جوانکاریان تێدا کرابێ ناتوانن تۆزی دڕولەیەکی خرپنۆکە بشتێنن کە بە عەقڵیەت و توانای خۆی لەسەر تەپۆلکەیەکی چکۆلە ڕواوە و کاکۆڵە قرژ و هاڵۆزەکانی هەناسەی سروشت لە دەوری گردنی تەپۆلکەی ژێرخۆی بە نەرمی باوەشێن دەکا. ئێستاش لە بەرچاومە ئەو ڕۆژەی ئەمن و کاک سەرگورد و کاک تاهیری عەلیار پێکەوە لە گۆمێکدا مەلەمان دەکرد. ئێمە هەردووکمان لە بنیرا سەرمان تاشرا بوو. کاک سەرگورد لە ئاوەکەی هاتە دەرێ و چۆکن لیباسەکانی بۆ ئەوەی شانەیەکی چکۆلە کە لە نێو کیفە چکۆلەکەیدا بوو دەری بێنی. ئێمە چاوەڕوانیمان دەکرد کە بگەڕێتەوە بۆ لای ئێمە، بەڵام ماوەیەکی پێچوو هەر نەگەڕایەوە. لە نێو ئاوەکەی هاتمە دەرێ و
تەماشام کرد بە بێدەنگی لە کن لیواسەکانی دانیشتووە بێدەنگەکەی سەرنجی ڕاکێشام چوومە لای و تەماشام کرد دیتم زۆر بە دقت و بە پەرۆشەوە تەماشای وێنەی کچۆڵەیەکی 12 ساڵە دەکا لێم پرسی کاک سەرگورد ئەو وێنە ئیکێیە سەری هەڵە ناو بە دەنگێکی نیوە نووسا و بە پەرۆشەوە گوتی ئەوە هانای کچمە هەردوو کچاوی پڕ لە ئاو داوەستا بوون زۆر بە تێرادیویەوە عەرزم کرد کاکە پەلەی ناوێت سپەینێ و دووسپەی دەیبینیەوە سەری هەڵە ناو بە خەم ناکیەوە کوتی وەڵاهی کاکە گیان تازە پێم وانێ بیبینەوە قسەکەی وەک تیرێکی کاری تێکردم چونکە چەند جاری دیکەش ئەمن ئاوام دیوە چونکە شتەکە وەک درۆیە دەچی زۆر کەمم تێراوەتەوە چەند کەسێکی دیکەشم دیون کە چەند سەعات یا چەند دقیقە پێش شەهید بوونیان باسی مەرگی خۆیان کردووە پێشبینیەکی زۆر تاڵ بوو بەڵام جارێ هەر قسە بوو دوایی بۆ بە حەقیقەتێکی تاڵ کاک سەرگورد بە بێدەنگی لە پەناجلەکانی دانیشتەوە بەداهێزاوی گەڕامەوە لای کاک تاهیری شتەکەم بۆ گێڕایەوە زەردەخەنەیەکی هاتێ و کوتی هەموو بابێک ئاوا تامەزۆر منداڵەکەی خۆیەتی کاک کەریم ماوەیە کە هانای نەدیوە ئێستا کە لە دیتنەوەی نزیک بۆتەوە زۆر وە پەلە کەوتووە بە پەلە چاوەڕوانی ئەوەی دەکا هەرچی زووترە بگاتەوە لای و بیبینیتەوە لەحزەکانی ئینتیزار دوور و درێژن تێپەڕاندنی ئەو چرکە ساتانە کارێکی ئاسان نییە دوای قسەکانی کاک تاهیری ئێمە لە ئاوەکەی هاتینە دەرێ لیباسەکانم دەبەر کردەوە لە بن سێبەرێکی دانیشتین کاک سەرگوردش لیباسەکانی دەبەر کردەوە و هاتە لای ئێمە لێدوانەکەی کاک سەرگوردی هەستی ئازار دەدام بەڵام مسەرخۆم نەدەهێنا کاک سەرگورد پیاوێکی زۆر مؤەدەب بوو زۆر بە تەحەممول و خۆراگر بوو هەرگیز لە بەرابەر سەختیەکاندا سەکاڵایەکی نەدەکرد ئێمە لە پێشتریشدا لە جەبهەی پیرانشار سەردەشدا لەگەڵ کاک سەرگوردی پێکەوە کارمان کرد بوو لەو هەموو کەند و کۆسپ و سەختیانەی کە هات لەسەر ڕێگامان هەرگیز هاوارێکم لێی نەبیست کاک سەرگورد زۆر بێهێز دیار بوو دەرکەوت لە دوێنێ وەرە برسێتی و نانی نەخواردووە پێشمەرگەکان پۆل پۆل لە بن سێبەرەکانی دەوروبەردا دانیشت بوون هێندێکیان خەریکی دەرمانکردنی بریندارەکان بوون یەکێک لەوان ئەتاتورک بوو کە لاقی لە گەجدا بوو یەک دوو کادری دەرمانی خەریکی دەرمانکردنی برینەکانی وی بوون جگە لە تاقتاق پێشمەرگە کە نانی ڕقیان لەگەڵ خۆیان هەڵگرت بوو کەس هیچی پێ نەما بوو ویستم هێندێک نانی لە نێو پۆلە پێشمەرگەکاندا بۆ کاک سەرگوردی بچنمەوە لە هەریەک لەوانەی بڕێکنانی ڕقیان پێما بوو پاروەنانێکی بە ئەندازەی پەنجە دەستم وەرگرت چەند جارێکان ئەو کارم کرد و نانەکەم بۆ کاک سەرگوردی هێنایەوە ئەو کاتەی نانەکەم وێدا تێگەیشتم کاک سەرگورد لە برسان چەند هیلاک بووە هەرگیز لە بیرم ناسیتەوە کە چەند بە ئیحترام و ئەدەبەوە هێدی هێدی نانەکەی لە من وەردەگرت و هێدی هێدی دەیکردان یاچی خۆم خۆزگە ئەتۆ وەکونە چاو لێبایە ئەو کاتەی پەلکەنانەکانم و دەستی کاک سەرگوردی دەدا چەند متەوازیعانە و خۆ بەکەم گرانە هێدی هێدی لە دەستی منی وەردەگرتن ئەو کاتەی ئەتۆ زیاتر ئیمانت بە مەتانەت و کەسایەتی ئەو شەخسیەتە گەورەی دەهێنا لەو کاتەیدا کە هێدی هێدی پەلکەنانەکانی دەخوارد لە بەرچاوی من کێوی ویقار و ئەدەب و خەرمانی نەجابەت و خۆ بە کەمگری و خۆراگری بوو ئاخ خۆزگە هەرگیز نەمدیبایە و نەمناسیبایە باشە دواتر چتان کرد بەڵێ ئێوارەی ئەو ڕۆژەی ئێمە خۆمان پێچایەوە و نهێنی شەومان دیاری کرد و بەرەو سەیرانبەن وەڕێکەوتین ئەدی سەیرانبەن کوێ هەڵکەوتی جوغرافیایەکەی چۆنە و چۆنە سەیرانبەن گوندێکی ناوچەی بانەیە کە لەسەر سنووری نێوانی ئێران و عێراقی هەڵکەوتووە تازە تاریکدا دەهات کە ئێمە لە نێو ماڵەکانی سەیرانبەنێ بۆ نان خواردندا بەش بووین بە پەلە نانن خوارد و لە دەری دەی کۆبووینەوە ئەدی بەو شوێنانەدا کە تێپەردەبوون لە ڕاستیدا پایەگای لێ نەبوو مۆڵگەی دوژمنی لێ نەبوو لەسەر ڕێگای دەربازبوونی ئێوە بەڵێ پایگا هەبوو بەڵام لەسەر تەپەی پشتی دەی بوو نێودەی هێزی نظامی تێدا نەبوو نە پاسدار و نە جاش و نە ئەرتەشی بەڵام خەڵکێکی کەمی لێما بوو
دی باشە بەڕاستی ئێوە لەگەڵ تیمەکانی دیکەی پێشمەرگایە لەگەڵ بەشەکانی دیکەی ئەو هێزە و پێشمەرگانە پەیوەندیتان نەبوو؟ بەڵێ ئێمە یەک بێسیمێرا کاڵمان پێبوو کە لەگەڵ ناوەندی ئاژوان و دەفتەر لە تەماسدا بووین کە لە کاتی تەنگانەدا نە دەفتەری سیاسی و نە ئاژوان نایان دەتوانی یارمەتی ئێمە بکەن لەگەڵ هیچ واحیدێکی دیکەی پێشمەرگەش پەیوەندیمان نەبوو بەڵام بەنیازی ئەوەی بووین کە هەرچی زووتر لەگەڵ کۆمیتەی شارستانی بانێ و هێزی شەهیدانی وردی تەماس بگرین کە ئەو شەوە و شەوی دواتریش هەر نەمانتوانی ئەو پەیوەندەی بەرقرار بکەین ئەمە لە سەیران بەنە ڕاوەڕێک کەوتین لە دەرەوەی دەی سەرژماری هاوڕێیانمان کردەوە کەس بەجێ نەمابوو ئەوەی لە بیرم بێ کاکەریم حاجی ڕەسوڵی واتە مامۆستا زێرا چالاکانە بۆ چاوساری و هیدایەتی کاروانەکەی هەڵدەسوڕا ڕێنوێنیەکەی زۆر وریایانە و حیساب شودە بوو کەیفم پێی دەهات بەڵام جارجارە وتەکەی کاکسەر گوتم و بیر دەهاتەوە دڵخۆشی خۆم دەدایەوە و لەبیر خۆم دەبردەوە لەبیر مەمانگە شەوێکی زۆر خۆش بوو هاوڕێیان چالاکانە و بە دقت ڕێگایەکەیان دەبڕی جارجارە هەڵوێستەیەک دەکرا بۆ ئەوەی لە یەک هەڵنەبڕێین جگە لە مامۆستا زێرە و یەک دوو هاوڕێ دیکە هەموون لە ناوچەکەیدا نابەڵەت بووین وەک خەون وەبیرم دێکە لە ڕێگایەدا تووشی چەند ئێستر سوار بووین ئێستەکانیان بەجێ هێشتن و هەڵاتن ڕێگایەکە دوور و درێژ بوو ئێمە لەسەر بڕینی ئەو ڕێگایی هەروە بەردەوام بووین مانگە شەوەکە جوان و جوانتر دەبوو شەوەکە وردە وردە بەرەو زرینگانەوە دەڕۆی تۆپخانەکان بێدەنگ بوون و دەنگی هیچ دەقەیەک نەدەهات تەنیا دەنگی لاقی پێشمەرگەکان بوو کە بێدەنگی شەوی تێک دەشکاند ئێمە بە نێو نزارێکی چخۆردا تێپەڕدە بووین نزارێکی سەرسەوز وەک دەریایەکی شینی بەرین دیمەنەکە زۆر خەیاڵاوی و ڕۆئیایی بوو پیاوای دەزانی نزارەکە بەرەو ئاسمان پێدەکەنی جارجار باڵندەیەک دوور و نزیک هەڵدەفڕی شەقەی باڵەکانی وەکو قاقای پێکەنینێکی زۆر خۆش دەچوو کە لە نێو شی و دۆڵەکاندا دەنگی دەدایەوە مانگ پڕ بوو لە زەردەخەنەی خۆش پۆل پۆل ئەستێرە چ بەرز و چنەوی بە ئاسمانەوە دیار بوون تیشکی تیژی مانگێ شۆقی ئەستێرەکانی کەمتر کردبەوە ئێمە ڕێگایەکەمان باش بڕ بوو شەویش زرینگا بووە مانگ وردە وردە دەلا دەکەوت و بەرەو کێوەکانی ڕۆژ ئاوا خون دەبووە دیمەنەکە سیحراوی و سیحراوی تر دەبوو جێگا نزمەکان وردە وردە تاریکی دای دەپۆشین سێبەری نزارە چرۆپڕەکان وردە وردە بۆ نزمایی دەخزین و شی و دۆڵەکانیاندا دەپۆشی ئێمە لەسەر بڕینی ڕێگایەکەی بەردەوام بووین بەڵام بێخەبەر لە کارەساتی ئاخری شەوێ و ڕۆژی دواتر دیمەنەکان کەمڕەنگ ببوون مانگ وەک کالیسکەی زێرین خون ببۆ و پەڕی تیشکەکانی دەپشتی کێوەکانی ڕۆژاوا چەقی بوون مانگ هێشتا تەواو ئاوانە ببوو کە ئێمە گەیشتینە خوار گوندێکی وا لەسەر یادم نێوی مەخمەڵیاوا بوو لە ناکاو پێشمەرگەکان چەکدارێکیان گرت و ئێمە لە دەوری هاڵاین ئەو کەسە بۆ ئێمە مەشکوک بوو بەڵام پاش ماوەیەک چەند کەسێک لە نێو گوندەکەی ڕاهات نەخوارێ و پاکانەیەکی زۆریان بۆ کرد و ئێمەش کابرامان بەردا مانگ بە تەواوی ئاوا ببوو کە ئێمە لە گوندەکەی تێپەڕ بووین تاریکیەکی سامناک پەردەیەکی ڕەشی بەرینی بەسەر وڵاتەکەیدا کێشا بوو دوای ئەو مانگەشەوە ڕووناکەی ئەو تاریکیە زۆر لە شانانگران و قورس بوو ئێمە وردە وردە لە مەقسەد واتە لە ناوەی نزیک دەبووینەوە دەکرێ بڵێین لەو تۆڕ و داو و تەڵەی کە دوژمن بۆ ئێمەی نابەوە نزیک دەبووینەوە باشە بەڕاستی ئێوە کاک حەسەن حەستان بە هیچ مەترسیەک نەدەکرد کە لەسەر ڕێگا بە دواتانەوە بنیا بۆسەیەک لە گۆڕێدا بێ بەڵێ ئێمە تاڕادەیەک ئەو شتانەمان پێشبینی کرد بوو وە بە ئیحتیات و حیساب شودەش دەچوونە پێشێ کە لە دواییدا باسی دەکەم بەڵام لێرەدا پێم خۆشە ئەو باسی بەجێ بێڵم و بگەڕێمەوە سەر باسێکی دیکە واتە بگەڕێمەوە بۆ ئەو لێکدانەوانەی کە دوای دەتەڵەکەوتنی ئێمە و شەهید بوونی کاکسەر گورد و هاوڕێیانمان هاتنە بەرباس دوای ڕووداوەکان قسەی جۆرا جۆری لێکرا بەڵام زۆربەی لێکدانەوە و بیر و ڕاکان لەوەیدا تێکیان کردەوەکە گۆیا دوژمن خەبەری لە گەڕانەوەی شەپۆلێکی گەورەی پێشمەرگە هەیە و دەیەوێت لە جێگای مناسبدا دەداویان خا
لێرەدا بە پێویستی دەزانم وەک چەند جملەی معتەرەزە باسێکی کورد نێو ئاخری ئەو بەسەرهاتەیە بکەم. ناوچەی بانێ لە ورچەک و بانەزێرێەوە تا دەگاتە نیروان و گەرماوێ منتیقەی ئازاد بوو، پێشمەرگەکان دەسەڵاتیان بەسەر ناوچەکەیدا هەبوو. لە نیروان و گەرماوێڕا تا دەگاتە بەشی سەقزی جمهوری ئیسلامی میلیتاریزەی کردبوو. بەپێی ئەوەی کە ناوچەکە ناوچەیەکی سنووری بوو، شەڕی نێوان ئێران و عێراقان لە ئارادا بوو، دەوڵەت پایگای زۆر گەورە و بەهێزی تێدا دانابوون. بۆ هاتوچۆی پێشمەرگەکان لە نێوانی ناوچەی بانێ و سەرشیوی مەریوان و سەرشیوی سەقزی تەنیا یەک بازگە هەبوو. گوندەکانی نزیک سنوور چکۆڵەن و بۆ مانەوەی پێشمەرگەی زۆر مناسب نین. بۆیە پێشمەرگەکان ئەگەر ژمارەیان لە 20 کەسی زیاتر باە، چ لە بانێرا بۆ سەرشیوی سەقز و مەریوانێ، چ لەو سەریرا بەرەوبانێ تەنیا یەک جێگا هەبوو بۆ لێمانەوەی ببێ. ئەویش ناوە وشترمل بوون. بە تایبەتی دێی ناوەی دێیەکی گەورە بوو، خەڵکەکەش وەزعی ئابووریان لە دێیەکانی دیکە باشتر بوو. بۆ مانەوەی پێشمەرگەکانی حیزب و سازمانەکانی دیکە ئەو گوندە جێگایەکی زۆر لەبار بوو. بەڵام لە شیوێکی زۆر قوڵدا قەراری گرتووە و لەباری نیزامیەوە 100% خونسا و بێکەڵکە. ئەگەر باشترین هێزی پێشمەرگەی لەوێدا دەورەی بگیرێ، لەو شیوە قوڵەیدا هیچی لە دەست نایە و 100% تێک دەشکێ. لە دەوروبەری ناوەیدا چەند پایگای گەورە لە بەرزاییەکاندا جێگیر کرابوون. ئەو پایگایانە بۆ شەڕی عێراقە لەوێدانرابوون و بە باشترین تکنیکی جەنگی ئەو کاتەی بۆ شەڕکردن لەگەڵ ئەرتەشی عێراقی تەیار کرابوون. ئەو پایگایانە تەنانەت بە سیلاحی زۆر سووک دەیانتوانی جێی حەسانەوەی پێشمەرگەکان کۆنترۆل بکەن و بە تەواوی و بە لەباری بەسەر هەموو ناوچەی دەوروبەردا زاڵ بن. بەم جۆرە پلانیان داڕشت بوو کە ئاگاداری زۆر ورد و دەقیق لەسەر هاتوچۆی پێشمەرگەکان بەدەست بێن و لە کاتی دیاریکراودا لەو جێگا حەساس و گەمارۆدراوەیدا پێشمەرگەکان دەداو بخەن کە بەکردەوەش نەخشە و پلانەکان سەری گرت و توانیان پێشمەرگەکانی ئێمە دەداو بخەن. ئەوە بوو چەند ڕۆژ پێش گەرانەوەی ئێمە هێزێکی زۆریان بە سیلاحی جۆرا و جۆرەوە لە پایەگاکانی دەوروبەری ناوەیدا جێگیر کرد بوو، چاوەڕوانی گەڕانەوەی ئێمە بوون. هێزێکی دیکەی تەیاری جاش و پاسداری دیکەشیان لەسەر ڕێگای ئێمە زۆر بەنهێنی حەشاردا بوو، نەک بۆ ئەوەی لەسەر ڕێگادا کەمین دانێن و لە ئێمە بدەن، بەڵکو بۆ ئەوەی حرەکەتی ئێمە لە گەڕانەوەدا لەژێر چاوەدێری بگرن و لێگەڕن ئێمە بەرەو ناوە تێپەڕ ببین و ئەوانیش پێ بە پێ وردە وردە بە دوای ئێمەدا بخزێن تا ئێمە دەگەینە ناوە و ئەو کاتە لە هەموو لایەکەوە لێمان بدەن. بەکردەوەش هەر ئاوایان کرد. کاتێک کە ئێمە لەوان تێپەڕ ببووین، هەماهەنگ لەگەڵش لەو توندەی حرەکەتەکەی ئێمە بە دقت بە دوای ئێمەدا خزی بوون. بەڵام کاتی مانگ ئاوابوون و تاریک داهاتن، نازانم بە چه هۆیەک ئەوان تۆزێک لە ئێمە فاسیلەیان گرت بوو، کەمێک بەجێ مابوون. ئەدی ئالێرەدا پرسیارێکی دیکە دێنمە گۆڕێ کە هێزگار گرینگە، دوژمن لە کوێرە ئەو زانیاریانەی پێدەگەیشت؟ چۆن دەیتوانی ئەو زانیاریانە لەسەر ئێوە کۆ بکاتەوە و دووتان بکەوێ؟ مەبەستەکە چییە؟ ئایا کەسانێک وەکو خۆفرۆش و خاین لە نێو ئەو ڕیزەدا بوون کە لەگەڵ ئێوە لەگەڵ لەنە پێشمەرگەکاندا بوون، یا کەم تەرخەمی ئێوە بوو؟ زۆرتر پێم خۆشە باسی و مەسەلە بکەین. هەروەکو لە پێشدا عەرزم کردن، دوژمن لە مێژ بوو لە مەسیری حرەکەتی پێشمەرگەکان ئاگادار بوو. هەم پایگاکان ئیتلاعاتی دەوروبەریان کۆ کردبەوە، هەم ئەوامیری ئیتلاعاتی لەسەر ڕێگاکان هەبوون کە ئاگاداریان بە دوژمن دەگەیاندەوە. بە پێی حەدس و گومانی هاوڕێیانی شارەزای ئەو بوارە، گۆیا ئەو دەستگا مخابەراتیە ڕاکاڵەی کە لە لای ئێمە بووە لەژێر تەعقیبی وردی دوژمندا بووە، و بەو شێوە تکنیکی کە دەستگا مخابەراتیەکانی پێ کۆنترۆڵ دەکرێت، دەستگا ڕاکاڵەکەی ئێمە لەژێر چاوەدێری و تەعقیبی دوژمندا بووە. باشە کاک مەلا حەسەن، خۆ ئێوە لە کاتی جوڵە و ڕۆیشتنتاندا لە بێسیمەکە کەڵکتان وەرنەدەگرت، ئەدی مەسەلەکە چۆن ئەو چۆن بوو؟
بەڵێ ئەوە دروستە ئێمە لەو کاتەیدا کە دەڕۆیشتین ڕاکاڵەکەمان کۆ دەکردەوە لە کاتی حرەکەتدا هیچ چەشنە پەیوەندێکمان نەدەگرت بەڵام ئێمە ئاخرین هەوڵی پەیوەندیمان لەگەڵ ئاژوان و دەفتەری سیاسی لە سەیران بەنێ بوو کەوا بزانم پەیوەندێکەمان بۆ نەگیرە بەڵام بە پێی لێکدانەوەی هاوڕێیانمان ئاخرین هەوڵی ئێمە بۆ پەیوەندیگرتن لە سەیران بەنێ کافی بووە بۆ ئەوەی دوژمن بزانی ئێمە گەیشتونە چ نقطەیەکی ئەو کاتەی دوژمن بەڕوونی بۆی ڕوون بۆتەوە کە ئێمە ئیتیجامان بەرەوکوێیە و بەرەوکوێ دەچین و بە وردی زانیویانە کە ئێمە بەرەو ناوە دەڕۆین و دروست و دەقیق ئێمە ئەو ڕێگایەمان پێواوە کە لە ژێر چاوەدێری جاش و پاسدارەکانی سەر ڕێگایەدا بووە واتە ئەو هێزەی کە لەسەر ڕێگای ئێمە مادرا بوو ئەوانیش هەروەکو لە پێشوودا باسم کرد لێگەڕابوون تا ئێمە لەوان تێپەر دەبین و ئەوانیش بە دوای ئێمەدا وردە هاتبوون پێم خۆشە بگەڕینەوە بۆ سەر دەقی قسەکانمان لەو شوێنەی کە قسەم پێ بڕیدوە لە ڕاستیدا هەندێک لە باسەکە لاماندا بگەڕینەوە سەر دەقی باسەکەمان کاک مەلا حەسەنی خۆشەویست بەڵێ ئێستا مانگ ئاوا بوو شەوە و تاریکە و هەر تاریک و تاریکتریش دەبێت نەزارەکە سەر و چرتر دەبوو ڕێگای نێو نەزاری زۆر تاریک بوو هەنگوستە چاوی ئەو کاتەی شعری شاعیرە فارسەکەی وە بیردایەنامەوە کەوا بزانم لە عەرەبیەوە تەرجەمە کراوە شەبی ییسوف و هیشتێ بەدامان پڵاوسین ماجەر و قیری نەگەرزەن شەوەکە زۆر ڕەش ببوو ڕەشە شەو دڵی ئینسانەکان دەگوشی بە تایبەتی دڵی ڕێبواری ناپەڵەت بەش بە حاڵی خۆم زۆر بێزار بووم و پێم خۆش بوو هەرچی زووترە ڕووناکدا بێ بەڵام نەمدەزانی ئەو ڕەشیە ڕەشی شومتری بەدوادایە بە هەر سوورەت ئێمە گەیشتینە تەبکەکانی پێشناوەی ئێستا بەکردەوە ئێمە لە هەموو لایەکەوە محاسەرە کرابووین بەکردەوە هەر چوار تەنشتمان گیرا بوون ئەو هێزەی دوژمنیش کە ڕێگای ئێمەیدا بوو بەخزەینە نێو تەڵە دیاریکراوەکەی بە شوێنی ئێمەدا دەخزین ئێمە لەگەڵ کاک سەرگورد و هاوڕێیان کۆبوونەوەیەکی سەرپاییمان کرد هاتینە سەر ئەو بڕیارەی کە تا ڕۆژ ڕووناک دەبێت لە تەبکەکانی پێشناوەی بمێنینەوە بڕیارترا دوای ڕۆژ ڕووناک بوون و دیتنی دەوروبەری خۆمان بەشێک بۆ حەسانەوەی بچنە نێودەی بەشێکی کەمیش وەک نگەهبان لە تەبکەکانی بەرامبەر دێی بمێننەوە و وڵات لە ژێر چاوەدێری بگرن باشە دەکرێت زۆرتر سەبارەت بە هەڵکەوتی ئەو گوندە و شوێنی شەڕەکە و هەڵکەوتی جوغرافیای قسەمان بۆ بکەیت چۆنە ئەوەندەی کە لە بیرت مابێت کە دەزانم زەینی ڕوونی ئێوە و بیری تیژی ئێوە لە هەموو سەردەمێک باشتر کار دەکات لەو پەیوەندیدا زۆرتر قسەمان بۆ بکە ئێستا ئەگەر نەخشەی جوغرافیایی ناوچەکەمان هەبایە دەمانتوانی شتەکەی ورتر شەرح بدەین بەڵام بەبێ نەخشە دەتوانم ئاوا عەرز بکەم ئەگەر بۆ خۆت لە مێشکی خۆتدا لە بەرچاوی بگری لە ڕۆژهەڵاتێڕا بەرەو ڕۆژاوا هاوتەریب لەگەڵ سنووری ئێران و عێراقێ زەنجیرەیەک تەبکی هەموار کە بەشێکیان بەدار و دەوەندا پۆشراون و بە شیوی چکۆلە دابڕ بوون زەنجیر ئاسا بە شکڵی چەند شەپۆلێکی چکۆلە بە دوای یەکتردا ڕیز بوون ئەو ڕێگایەی کە ئێمە پێیدا هاتین و بۆ نێودەی دەڕواتە خوارێت بە نێو دوو لەو تەبکانەدا ڕەت دەبێ و دەچیتە نێودەی ناوەی دەی ناوەی زۆر لە قوڵدایە و لەوانەیە تقریبەن بتوانم بڵێم کیلۆمترێک یا زیاتر لەو تەبکانە نزمترە ئەو گوندە لە باری نیزامیەوە زۆر خونسا و بێکەڵکە هەر پۆلە چەکدارێک هەرچەندی ئازا و کار لێ هاتوو بن ئەگەر لەو جێگایەیدا محاسەرە بکرێن توانای لە خۆ نیشاندانی هیچ دشکردەوەیەکیان نابێ و غێری لە ناوچوون هیچ چارەنووسێکی دیکەیان نییە ئەگەر ئێمە لەو تەبکانە نەماباینەوە و چووباینە نێو گوندی دڵنیام بە دڵنیاییەوە دەیڵم دەیان شەهید و بریندارمان دەبوو ئەوەی کە نەشکوژرابایە 100% بە ئەسیری دەکەوتە دەستی دوژمنان و خەڵکی گوندەکەش بە تەواوی تێدا دەچوون و گوندەکەش بە تەواوی وێران دەبوو ڕاستە زیانەکە زۆر تاڵ بوو لە دەستدانی ئەو مۆرانە زۆر گرچ و بڕ و کەمەرشکێن بوو بەڵام ئەگەر ئێمە لەو تەبکانە نەماباینەوە و تێک هەڵچوونەکە لە دەرەوەی گوندی ڕوو نەدابایە
تێدا چوونی تێکرای ئەو شەپۆ لە پێشمەرگەی 100% بوو دوژمنیش بەڵگەی زۆری دەکەوتە دەست و 100 بەرابەریش لە خۆباییتر دەبوو 100 بەرابەریش تەبلیغاتی جۆرا زۆری لەسەر دەکرد. باشە با زۆر دوور نەکەوینەوە تێک هەڵچوونەکە چۆن هاتە گۆڕێ و چەخماخەی شەڕەکە چۆن لێدرا لەو پەیوەندیەدا ئەگەر زۆرتر قسەمان بۆ بکەی سپاس دەکەم. وەک لە پێشەوە عەرزم کردن من و هاوڕێیان و کاکسەر کورد کۆبوونەوەیەکی کورتی سەرپاین کرد. نهێنی شەومان هەبوو پێشمەرگەکانمان بەسەر 4 تەپەدا دابەش کرد کە بڕیار بوو هەر تەپکەی بە جیاواز نیگەهبانی خۆی دیاری بکات. پێشمەرگەکان بۆ حەسانەوەی بەپەلە بوون و بۆیە هەر بەشە بە سرعەت چوونە جێگای دیاریکراوی خۆیان. ئەمیش خواخوان بۆ بگەمە جێگایەکی و لێی بنوم. ئەو تەپکەی کە بۆ من و هاوڕێیانی من دیاری کرا بوو ئەگەر بهێنمەوە بەرچاوم لە ڕۆژهەڵاتێرا یەکەمین تەپە بوو. کاکسەر گورد و پۆلێک لە هاوڕێیانی لەو تەپکەیرا کە ئێمە لەسەری بووین کە یەکەمین تەپک بوو لە دووهەمین نا لە سێهەمین تەپک لەگەڵ پۆلێک لە هاوڕێیان جێگیر بووبوون. لەو هاوڕێیانەی کە لە لای شەهید سەرگورد عەلیاری بوون ئەوەی من لە بیرم مابێ یەکیان کاک هەبوو کاکە برا واتە هەبوو سەقزی بوو کە هەمیشە لەگەڵ خۆی بوو. ئەوی تریان کاک تاهێری عەلیار بوو کە خزمی نزیکی بوو. یەکێکی تر کاک ناسەری گودەرزی بوو کە یەکێک لە پێشمەرگەکانی قارەمانی هێزی شەریف زادە بوو. ئەمن کە گەڕامەوە بۆ جێگای دیاریکرا و زۆر بەماندووی و مجروی خۆم بە عەرزێدادا. تەپکەکە بە دار و دەوەنان داپۆشرا بوو. یەکجار زۆر گەرم بوو تەنانەت پشۆبایەکیشی نەداهات. پشتم بە ئارەقێ تەواو تەڕ بوو. کەوشەکانم ئادیداز بوون و گۆرەیەکانم بە ئارەقی لاقانم تەواو تەڕ بوون. سەعات لە دەوروبەری 2:30 شەوێدا بوو. زۆرم کە لە کاوکەلەکە کرد بەڵام لەبەر ماندووی و ئارەقی زۆر خەوم لێ نەدەکەوت. ساغ بوومەوە کەوش و گۆرەیەکانم دانێم. پێم وابوو ئەگەر چارەگێک 20 دقیقە بە ئیسراحەت بروم بە تەواوی دەحەسێمەوە. کەوش و گۆرەیەکانم دانا دراغەکانم لە خۆم کردنەوە و تەماع کەوتم. پشتێندەکەشم دانا و لەسەر دراغەکانم قەت کرد. سەرم وەسەر پشتێندەکە و دراغەکانم کرد و خرب لێ خەوتم. زنجیری خەوێکی قورس چۆدەم لم. پێم وایە لە کەمتر لە 30 سانیەدا خەوم لێکەوت. لێرەدا پێم خۆش بوو ئەوەی وەبیر هاوڕێیانم بێنمەوە کە ئەو ڕێگایەی ئێمە پێیدا هاتین و بۆ نێو دەی ناوەی شۆردەبەوە بە نێو ئەو تەپکانەدا تێپەر دەبوو کە ئێمە لێی جێگیر ببووین. جاش و پاسدارەکانیشدا هەنهەویست بەو ڕێگایەدا بڕۆنە خوارێ و بە نێو ئێمەدا تێپەڕ ببن. بەڵام خەبەریان لەوەی نەبوو کە ئێمە لە تەپکەکاندا مەزراوین. احتیمالەن لەوانەشە بیان ویست بێت لەو تەپانە لە جێگای ئێمەدا دابمەزرێن و دێ لەژێر چاوەدێری بگرن تا ڕووناک دەبێن. لە هەر حاڵدا من ئێستا لە تەپەی یەکەمدا خرب خەوم لێکەوت بوو. لەو کاتەدا نیگەهبانەکانی ئێمە و جاش و پاسدارەکان دەستە و یەخەلێکیان ڕاکێشا. خەوەکەم زۆر گران و قورس بوو. خرمەی زنجیرە ڕەکبارەکان وەکو خەونێکی دوور دوور بە مێشکم داخوشا. ئەگەر گولە لە بنسەرم نەدرابایە پێم وایە ئاوە بە ئاسانی وە خەبەر نەداهاتم. بەڵام لە ناکاوێکی هەستم پێکرد سەرم کاس بوو. گولەیەک کە بە دەنگی ڕق و ناپۆشی وەکو دەنگی گولەی قەرناسەی دەچوو لە بنسەرمدا تەقیەوە. بە هەرتوو دەستەکانم سەری خۆم کرد. پێم وابوو گولەیەک بووە کە بە هەڵە لە دەست ڕەفیقەکانم دەرچووە مێشکی من کەوتووە. بەڵام کە چاوم هەڵەنا لە تەپکەکانی بەرامبەر بە خۆمان چەندین بڵێسە پەیتا پەیتا بە دوای یەکتردا هەڵدەبوون و دەکوژانەوە و دیسان هەڵدەبوونەوە. تۆزوکێک دوورتر لە بەرزاییەکانی پشتی ئەوانەوە بە حەجمێکی خەستر پۆل پۆل لە ئاوردارەکان وەکو لەستێران بە ئاسمانەدا ڕادەکشان. کە نووسم وەک عادەتی هەمیشەیی بەندی تفەنگەکەم لە دەستی خۆم هەڵاند بوو. تفەنگەکەم گرت و دەراغەکانم هەڵگرتن و بۆ پشتی تەپەکەی کشامەوە و کەوشەکانم بەجێهێشت. ڕەفیقەکانیشم هەر بەم شێوەیە بۆ پشتی تەپکەکەی کشابوونەوە. لەو قۆڵەی هیچ بریندارێکن نەبوو.
بەشێکی تەقەکەی زۆر لە پاڵ یەکتردا بوو زۆر گەرم بوو هاتمەوە سەرهۆش کە بەبێ کەوشی لەنێو ئەو داروتڕێدا من هیچم لە دەست نایە لەگەڵ هاوڕانی دیکە دەستم کرد بە ئاوروبارانی بڵێسەکانی بەرامبەری خۆمان و خۆم گەیاندەوە سەر کەوشەکانم پشتێن دوو کەوش و کەلوپەلەکەم هەڵگرت و کشامەوە بۆ پشتی تەپەکەی و بەپەلە خۆم پێچایەوە بە هاوڕێیەکانم ڕاگەیاند کە تارمایەکم دیوە پێم وابێ جەنازە یەکێک لە هاوڕێیانی خۆمانە شەهید بوو بەجێماوە پشتم بگرن بابچەم ڕاکێشم هاوڕێیان دیفاعیان لێ کرد بۆ ئەمنیش لەسەر زگ بۆ لای تارمایەکەی خزیم تون دەستم برد بۆ بەپەلە بۆ پشتەوە ڕاکێشم بەڵام سووک بەدەستمەوە هات بەخۆشیەوە جەنازە نەبوو تەنیا پەتوویەک بوو لەبێ کەوت بوو وەک جەنازەی دەچوو هێندێک چەکی زیادی بریندارەکانمان پێ بوو کە لە ئاژوانەڕا لەگەڵ خۆمان هێنابووە لە کاتێکشانەوە بە پشتی تەپەکەیدا تووشی چەکەکان بووم هەڵم گرتمەوانشم تەحویلی هاوڕێیاندانەوە هاوری سەر ئێمە بەرەو لاوازی دەڕۆیشت تاقە بڵێ سە دەبینرا و هیچ دیکە بڵێ سەی تفەنگی پاسدارێکی لە بەرابەری ئێمەدا دیار بوو تەقەی دەکرد و دەیگوت تیربار دیارە ئەوە ڕەمزێک بوو لە بەیدی خۆیاندا کە ئێمە لەی حاڵی نەدەبووین مەبەستی چییە کاک عومەری باڵەکی لە لای من بوو هەردووکمان نیگەرانی ئەوەی بووین کە ئەو بێدەنگیە احتیمالەن ئەوە بێ هجوم بۆ سەر تەپکەکەی ئێمە بکەنەوە بە زەرورەتم زانی سەر لە تەپەکانی دیکە هەڵێنم بۆیە داوام لە کاک عومەری کرد کە بچیتە پێشتر و فەرماندەیی ئەو بەشەی بەستۆی خۆوە بگرێت تا ئەمن سەری هاوڕێیان دەدەم و دەگەڕێمەوە پیا بێ ئینساف نەبێ الحق والئینساف ئەویش خۆبەخشانە قبوڵی کرد و ئەمن بەتوندی بۆ لای هاوڕێیان ڕۆیشتم لە بەردەم تەپکی دووهەمدا جەنازەی دوو سەرپەلی هاوڕێی ئێمە واتە سولەیمانی مانپیرۆتی و هەمزە لەوێ کەوت بوون و دایان ناڵاند داوای یارمەتیان دەکرد لەو کاتەدا پاسدارەکان دەستیان کرد بە شیعاردان و ئەڵڵاهو ئەکبەر و خومینی ڕەهبەر گوتن ئەو کاتە بە تەواوی بۆ من ڕوون بۆوە کە ئەوانە جاش و پاسدارن و هێزی دەوڵەتین ئەمن بەغار چوومە سەر تەپکەکەی پێش خۆم و بە توندی هاوارم لە هاوڕێیان کرد گوتم ئەوانە جاش و پاسدارن دەستیان لێ مەپارێزن لێیان دەن میوان و بم داوام لە هاوڕێیانی تەپەی دوام کرد کە هەرچی زووترە بە ئیسکۆرتی تایبەتیەوە بریندارەکان ڕاگوێزنە پشتەوە و بەدرەقەیان بکەن بۆ ئەوەی لە جێگایەکی مناسبدا دەرمان بکرێن وستم بەغاردان بۆ تەپەی سێهەم بڕۆم کە کاک سەرگورد و هاوڕێیانی لێ جێگیر ببوون بەڵام لەو کاتەیدا نەفەرێکم دی بۆ لای من دێوبانگی من دەکا ئەو کەسە کاک سەرگورد بوو تفەنگەکەی کرد بۆ گۆچان و لاقێکی بە دوای خۆیدا ڕادەکێشا باوشم لێدا بتم کاکە جانەوە چییە بە ئەو پەڕی وەرەوە وەڵامی دامەوە کاکە جان شتێکی سادەیە لاقم بریندارە و هاتمە تۆ ڕابگەێنم هاوار لە هاوڕێیان بکە مقاومەت بکەن و دەست بە تەقەمەنیەکانەوە بگرن عەرزم کرد دانیشە ئێستا دەچم ئەسپەرەشەکەت بۆ دێنم چونکە ئەتۆ ناتوانی بە پێیان بڕۆی ئەوە ئاخرین لەحزەی لێکجیابوونەوەی من و کاک سەرگوردی بوو دواتر نەگوێم لە دەنگی بۆ و نە بە دیداری شاد بوومەوە بەغار بۆ لای ئەسپەکەی هەڵاتم مامۆستا لە ڕاستیدایەوە لە ناکا و کتوپڕ باسی ئەو ئەسپە دەکەن ئەسپەکەین خۆتان بوو پێتان بوو پێشتر گیرا بوو ینی مەبەستمەوەیە لە هێزەکانی دوژمنتان گرت بوو خەڵک وێدا بوون ئەوە چی بوو زۆرتر ئەگەر دەکرێت و باسە بکەیتەوە ئەمن هەم لە تەمەنی لاوێمدا و هەم لە دەورانی زیندانێدا و هەم لە دەورانی پێشمەرگایەتیدا زۆر دۆستی ئازیز و خۆشەویست و نزیکم هەبووە و بە تایبەتی لە نێو پێشمەرگەکاندا زۆر کەسی عەزیزم هەبووە کە بەشی زۆریان بەداخەوە شەهید بوون و نەماون ئەگەر لە ئینسانەکان تێپەڕ ببین و لە ئینسانەکان بگوزەرێین ماشێنێکی زۆر کۆن و دوو حەیوان لە خاترەی مندا جێگای تایبەتیان هەیە یەکیان سەگێک بوو کە شەهید فەقە ڕەسوڵی ئیبراهیم پور بەخێوی کرد بوو و پێشمەرگەکانیش زۆریان خۆشەویست و ڕەفیقی نزیکیان بوو ئەوی دیکەش ئەو ئەسپەڕەشە بوو کە نێون لێ نابوو ڕەشە و بەرەشە نێون دەبرد ئەوانە هەرسێکیان هەم ماشێنەکە و هەم سەگەکە و هەم ئەسپەکە لە کاتی زۆر تنگانەدا لە مەرگە ساتەکاندا لەو کاتەدا بارانی مردن دەباری ڕەفیق و یار و پشتیوانی نزیکی من بوون سەیەکەی داستانی زۆری هەیە کە ئێستا ئەگەر بۆت بجەرمەوە و هەزار سوێندت بۆ بخۆم کە بە چاوی خۆم ئەوانم دیتون ئەتوانیت باوەڕم پێ ناکەی بۆیە وازی لێ دێنین ئەو ئەسپی پێشمەرگەکانی بنکەی هێز بوو ئەسپێکی زۆر بەتاقەت و زۆر قابلی تعلیم بوو
ئەگەر بڵێن پێشمەرگەکان وەک پارتیزان لەگەڵ خۆیان ڕانهێنا بوو خلافم عرض نەکردووی سیر ئەوە بوو کە پێشمەرگەکان ئەغڵب قوماریان لەگەڵ دەکردن ئەویش تووڕە دەبوو هەڵدەستا سەرپاشوان بەڵام لە هیچ کەسی نەدەدا پێتدا دەنووسا بەڵام نەیدەگەستی چاکترە بڵام دەیگەستی بەڵام ئازاری نەدەدای ئەویش تایبەتمەندی زۆری هەبوو کە لێرەدا ناکرێ باسی بکەین زۆر جاران ئەمن بۆ خۆم گیان بۆ دەبرد و خواردنم دەدایە و زۆر جارانیش لە گۆمەکاندا دەمشن ئەم نیشێکێک لەو پێشمەرگانە بووم کە ڕەشەی لە نزیکەوە دەیناسیم و پێی خۆش بوو سەری بخورێن و قومارانی لەگەڵ بکەم ساتەکانی یەکەم کە گەیشتینە سەر تەپەکان لە نزیک ئەو تەپەیەی کە ئێمە لێ جێگیر ببووین ئەسپەکەم بە شێوەی موەقەت بە هەوسارەکەی دەلخەدارێکی خست فاقم و سەرخست نەیخوات دەی پڕماند و ئێمە تێگەیشتین کە زۆر تینوویەتی بەڵام ڕاوەستا بووین بۆ ئەوی ڕووناگرا بێ و بچینە نێودەی و لە چۆمەکەی ئاوی بدەین ئەمن گەیشتمە لای کاعومەر و هاوڕێیان ئەوان بە توندی دوژمنیان دەکوتا بەگوێ کاعومەرمدا چرپاند کە کاکسەر گور بریندارە و دەچم ئەسپەکەی بۆ دەبم بەغار بە لای ئەسپەکەی ڕۆیشتم دارەکانی دەوروبەری ئەسپەکەی زۆر بڵند نەبوون هەموو داری کۆرپە بوون باوەڕکە یەک بە دارەکان بڵند دەبوو لەگەڵ هەر ڕێکبارێکی دەیهەویست خۆی ڕزگارکە بەڵام تون بەسرا بۆ و نەیدەتوانی کە گوێی لە هەستە لاقانم بوو لەو تاریکەیدا ئەمنی ناسیەوە وەک منداڵێکی کە لە کاتی تەرگانەدا چاوی بە کەس و کاری خۆی بکەوی خۆی دەباوەشێ منە ئاویشت مێزم لە گەردنی ئەسپەکەیدا ماچم کرد دیار بوو زۆر ترسا بوو وەک مێژووکێ هەڵدەلەرزی بەپەلە دەستم بۆ گرەی هەوسارەکەی برد ئەوەندەی کێشا بوو ئەوەندەی تند کرد بوو بۆم نەبووە ویستم هەوسارەکەی لەسەردا ماڵم گرتم لە باوەشی خۆی گرت و داوسارەکەی نووسام لەگەڵ تەقەی ڕێکبارەکان خۆی بۆ پشتەوە دەکشاندەوە هەوسارەکەی ئەوەندە تند کرد بوو کە نەمتوانی ئەویشی لەسەری داماڵم ویستم بە گولەی هەوسارەکەی بقرتێنم پاسارەکان زۆر دوور نەبوون تەقەیسمی وەڵاخانیش لە شەوێدا زۆر دەڕوە پێکوتەی ئەسپەکەی سرنجی پاسدارەکانی ڕاکێشا و لەو کاتەدا ئاورێکی تندیان خستە سەر من و ئەسپەکەی تەکتیرێک بە بن گوێمدا کاسکەی کرد و ڕێکبارێکیش بەدووە ئەویدا ئەسپەکە کەوتە سەر دەستەکانی پێشەوە و دەچۆک چوو دەکانم لەدا هەڵیستێنمەوە بەڵام دەستم چۆ دەبرینی کەفاڵی ئەسپەکەی تازەکان لە کار ترازا بوو مەلادا هات و بەسەر کەلەکەیدا داتەبی ئەو لە خەدانەش کە ئەوساری هەزبەکەی تێخرا بوو بە قورسایی هەزبەکەی شکا و کەوتە خوارێ ئەو کاتەیدا کە دەڕۆیشتم چاوم هەر بەلای ئەسپەکەیەوە بوو لە ناکاو سەری هەڵەنا وەک ئەوەی دەچوو کە ئاخرین ماڵاوایی لە من بکە گەڕامەوە بۆ سەری و لەو چاوانم ماچ کرد سەری شل بوو کەوتەوە سەر عەرزێ خۆزگە لێرەشدا من بمتوانی باە ئەمەکناسی و خۆشەویستی و وەفاداری و هاوسۆزی و هاوسەنگری ئەو بوونەوەرە شەریفەم بنووسی بایەوە زۆر بە عەجەلە گەڕامەوە بۆ ئەو جێگایە کە کاکسەر گورد لێ بریندار ببوو کاکسەر گورد لەوێ نەمابوو ئەو هاوڕێیانەی کە لەگەڵ خۆی بوون و بەشێک لە هاوڕێیانی پێشمەرگە چالاکانە ئەویان بۆ پشتەوە ڕاگوێز بوو و هەروەها بریندارەکانی دیکەش ڕاگوێزرا بوون و لەگەڵ هەر بریندارێک ژمارەیەک پێشمەرگە وەکو ئیسکۆرت لەگەڵیان چوو بوون و بە کۆڵە ئەوانیان ڕاگوێز بوو کە ڕاگوێزنی ئەوان بەنێو ئەو هەموو شاخ و داخ و نەزارە چڕوپڕەیدا کارێکی تاقەت کوژ و توانابڕوکێن بوو جارێکی دیکەش هاوارم لە هاوڕێیان کردەوە کە ئەگەر ئێمە لەسەر ئەو بەربەرەکانیەت تند و تیژەی بەردەوام بین دوژمن بەرەو لاوازی دەڕوە تەقە و لێکراکێشان گەرم بوو گاڵتەی منداڵان نەبوو شەڕ بوو شەڕی نێوان عەقڵ و نەزانی شەڕ لە نێوان عەقڵیەتی میللەتێکی چەوساوە و بێدەرەتان و بێپەنا کە لە هەر حەوت ئاسماناندا ئەستێرەیەکی شکنابە و نچکە لە پەنابردن بۆ چەک و بەرگری چەکدارانە و مردن و لە ناوچوون تا قەرەگایەکی بۆ نەماوەتەوە لەلایەکەی دیکەوە شەڕ بوو شەڕی چاپلوسان و ڕیابازان و سوپای تاریکی لە ڕووی میللەتێکی هەناسە سارد و کەساس و داماو کە عەرز و ئاسمان و تەنانەت مێژوو سروشتیش چەپۆکی خۆی پێداداوە بەڵە شەڕ بوو شەڕی نێوان ڕۆڵە پێشمەرگەکان و سوپای نائاگایی و نەزانی بەڵام شەڕێکی یەکجار زۆر نابەرابەر لە نێوان گروپێکی پێشمەرگەی
یەکجار زۆرمان دووینی وە پێخواس و تەواو گەمارۆدرا و پەیوەندی پچرا لەگەڵ هەموو واحیدەکانی دیکەی خۆی لە بەرامبەر سوپایەکی دڵڕەش و بێڕوحم و تێر و تەسەل و تەیار بە باشترین چەک و چۆڵی ئەو سەردەمەی خۆی. لێرەدا خاڵێک بۆ من زۆر جێگای پرسیارە ئامرازەکانی پەیوەندی ئێوە لەگەڵ تیمەکانی دیکە و لەگەڵ هێزەکانی دیکە چ بوو؟ چۆناو چۆن دەتانتوانی لەگەڵ بەشەکانی دیکەی پێشمەرگە لەم بەرەوبەری ئەو تەپۆڵکانی کە باسی دەکەی پەیوەندی بگرن؟ پرسیارێکی بەجێیە. حیزبی دموکرات ئەو کاتەی واحیدەکانی خۆی بە بێسیم تیار نەکرد بوو. وەسیلەی ئێرتیبات زۆرتر ئەو بێسیمانە بوون کە لە پاسارەکان دەگیران، ئەوانیش PRC گەورە بوون کە قرس بوون و هەڵگرتنیان بە زەحمەت بوو. تاقتاقش بێسیمی گروهی تاکیواکی هەبوون. ئێمە کە بە سەفەرەکە ڕۆیشتین دوو بێسیمی گروهی تاکیواکین پێبوو کە یەکیان لە دەرگیریەکانی پێشودا گولەی وێکەور بوو، یەکیان مابەوە، یەک بێسیمیش بەتەنیا هیچ تەسیرێکی نییە. بۆیە ئێمە بۆ پەیوەندیگرتن لە کاتی ئاوادا یا دەبوو بۆ خۆمان بچین یا دەبوو نەفەر بنێرین. بۆیە من بۆ ئێرتیباتی پەلەکان ناچار بووم لەو تەپک بۆ تەپک بڕۆم و بگەڕێمەوە پەیامەکانیان پێلا بگەێنم. ئێستا ئێمە دوو تەپکمان بەدەستەوە مابوون، چونکە پێشمەرگەکانی تەپەی سێم لەگەڵ کاک سەرگورد و بریندارەکانی هێزی هەوشار ڕۆیشت بوون. بەشێک لە پێشمەرگەکانی تەپەی چوارم و تەپەی دووەم لەگەڵ بریندارەکانی دیکە ڕۆیشت بوون. بەڵام ئەوانی مابوونەوە هەرچەندە کەم بوون سەرسەختانە مقاومەتیان دەکرد کە گەرامەوە بۆ لای کاعومەر باڵەکی و ئەو گروپەی لە تەپەی یەکەم بوون، ئاودی دوژمن لەسەر ئەوان قڕستر بوو. شتێکی سیر بوو، دار و دەوەن کە لە پێشدا زەردەخەنەیان دەهاتێ و بەرەو ئاسمان پێدەکەنین، ئێستا ئاوا مرچومۆن ببوون. ئێستا کەمێک ڕووناک بوو چاوانن باشتریان دەدی. لە نزیکی ئێمە تەپەیەکی دیکە هەبوو کە تۆزێک بەسەر تەپەکانی دیکەدا هەوێ بوو. ترسی ئەوەن ڕێنیش کە پاسدارەکان ئەو تەپەیەی بگرن، ئەگەرەوەی گیرابا تازە دوژمن هەناسەی لەمە دەبڕی. لەبیرمە ئەمن و کاعومەر باڵەکی و بۆرە تەقسیمی کارن کرد بۆ ئەوەی وەسەر تەپەکەی بکەوین. بۆرە برای شەهید محەممەدی پەردەدار بوو کە یەکێک لە پێشمەرگە ئازاکانی هێزی معینی بوو و هەردووکیان لەو سەفەرێدا حزوریان هەبوو. ئەو بنەماڵە بە خانەوادە شۆڕژگێر بوون. باپیری ئەوان حاجە حەسەنی شێخەی لە هەرای قەلەڕەشێدا کەراپەڕینێکی ڕەسەنی دژی دەوڵەتی ئێرانێ بوو، بەشداری چالاکانەی هەبوو لە کۆماری کوردستانیشدا پێشمەرگایەتی کرد بوو. و هەروەها بابی ئەو کوڕانە برایمی حاجە حەسەنی شێخەی پێشمەرگەی زمانی کۆماری کوردستان بوو. زۆری شانازی بەوەی دەکرد کە کوڕەکانی پێشمەرگەن. بابی زۆر جاران دەیگوت لە هەموو پێشمەرگەکان زیاتر شاین بە بۆرەیە. بێمەوە سەر باسەکەی ئەمن و کاعومەر و بۆرە بە پێی پلانێکی سەریعی دارژاو بۆ تەپەکەی حەملەن کرد. ئەمن لە لای ڕاستەوە و کاعومەر لە لای چەپەوە پێش خۆن بەخەستی ئاورباران کرد و چوونە پێشێ. بۆ ئەوەی درۆم عەرز نەکردبن جێگای کاعومەری حەساستر بوو، ئاوری زۆرتری دەرژایە سەر. لە ئەو لاولای کەمەری تەپەکەی ئەوەندە ڕۆژت بوونە پێشێ کە ئەمن بڵەسەی تفەنگی کاعومەرم دەدی، دڵنیام ئەویش چاوی لە بڵەسەی تفەنگەکەی من بوو. لەو کاتەیدا بۆرەش بۆ سەر تەپەکەی حەملەی کرد. گەیشتە سەر تەپەکەی و بە توندی دەستی کرد بە شیعاردانێ: درود بەر دێمۆکرات. پاسدارەکانیش بەخەستی ئاوریان ڕژاندە سەر لوتکی تەپەکەی. نازانم یەکەم دەستڕێژ بوو یا دووهەم دەستڕێژ، بۆرە بریندار بوو کەوتە عەرزی. جیرانی ئەو تەپەیەی زۆر چارە نووساز بوو، تازە پاسدارەکان نانتوانی ئەو تەپەی لە دەستی ئێمە پێ نەدەرێت و تا ئەو کاتەی ویستمان لێی ماینەوە. ئەمن دەستم کرد بە دیفاعکردن و کاعومەریش بۆرەی ڕاکێشای خوارێ. دوایی لەگەڵ چەند پێشمەرگەی دیکە گەرایەوە بۆ لای من و توانین سەر لە نوێ ئیبتیکار بەدەست بگرینەوە. ئێمە دڵنیا بووین کە دوژمن زەربەی خواردووە، بەڵام جەنگەڵەکە ئەوەندە چوغور بوو کە پیاو پێشخۆی نەدەدی و نەتدەزانی تەرەفی مقابل وەزعیەتی چۆنە. ڕۆژ ڕووناک بوو شەر گەرمتر بوو. لەگەڵ ڕۆژ ڕووناک بوونێ تۆپخانەکان وەکار کەوتن. 106ەکان لە پایەگاکان هاتنە دەرێ و لولایان بەسەر دۆڵەکاندا شۆڕ کردەوە. چەند دەستگا 106 لە پایەگاکانی دەوروبەرڕا بۆ مەیدانی شەرەکەی تیرەندازیان دەکرد. گەنجیان زۆر ڕق و تیرەندازیەکانیان زۆر دەقیق بوو.
تەنانەت ئەگەر دابایەک جوڵابایەوە یا دەوەنێک لەرزی باە تۆپێکیان لێ دەدا تۆپخانەی قورس و کاتیوشا دار و دەوەد و خڕۆدۆڵەکانیان بەخەستی گردەدا لاپاڵەکان و دار و دەوەد و تەپکەکان خەتخەت و ڕەدیف ڕەدیف کاتیوشا باران دەکران تەپ و تۆز سەرسەری ناوچەکەی داگرت ئەوەی دەدی تەنیا تەپ و تۆز و دووکەڵی ڕەشی تۆپخانەکان بوو تەقەی وردکەم دەبیسترا پەدافەندەکان کە بۆ شاندنی سەنگەری پێشمەرگەکان کەڵکیان لێوەردەگرت لە دەنگی تۆپەکان ڕەقتر و ناخۆشتر و وەحشەتناکتر بوو تەقەی وردکەم بەگوێ دەگەی لەو بەشەی کە ئێمە لێی بووین هەرچەند ئێمە پێشڕەویمان نەکرد بوو بەڵام توانی بوومان تەپەکان بپارێزین و ئیبتیکاری عەمەل لە دەستی خۆماندا ڕابگرین لەو بەشەیدا بەڕوونی دەردەکەوت کە دوژمن تەنیا حاڵەتی دیفاعی هەیە بریندارەکان دەرباز کرابوون بەڵام بەداخەوە پاش چەند سەد میترێک ڕۆیشتن بەهۆی خوێڕێژیەوە سولەیمان و حەمزە هەردووکیان شەهید ببوون و ئەو هاوڕێیانەی بەدڕەقەیان دەکردن توانی بوویان لە بەرامبەر دەی ناوەی جەنازەکانیان بشێرنەوە ئەو هاوڕێیانەی لەگەڵ کاکسەرگورد و بریندارەکانی دیکە ڕۆیشتن ئەوانیش دەرباز ببوون کاکسەرگورد کە تەنیا جارێکی بێهۆش بوو سواری وڵاتیان کرد بوو بە مەبەستی دیتنەوەی نوختەیەکی لەبار و ئەمین بۆ دەرمانکردنی کاکسەرگوردی بەڕێگای خوان ئیداماندا بوو 106ەکان نەخشی وێرانکارانەیان هەبوو کە بەداخەوە لە چێشتنگاوی ئەو ڕۆژەیدا کاکسەرگورد و هاوڕێیان ببوونە هەدەفی 106ەکان و بە وەزعێکی زۆر سامناک شەهید کرابوون یەکەم 106 لە نزیکی ئەوان درابوو دیسان جارێکی دیکە پرچێک وەکەلەکەی کاکسەرگوردی کەوت بوو بەڵام دووهەمین 106 دروست لەسەری کاهەبووی کاکەبراوە تا کاهەبوو سەقزیدا بوو کە سەری کاهەبووی بە تەواوی قرتاند بوو ئەو ئێسترەی کاکسەرگورد لەسەری سوار بوو بە تەواوی هەڵوەشا بوو نێوزکی هات بۆ دەرێ و کاکسەرگوردی شەهید ببوو تا تەواو تاو هەڵات ئێمە لە جێگای خۆمان بووین جێگای خۆمان واتە تەپەکانن بەرنەدا ئەوانی لەبیرم ماون من بووم کاک عومەری باڵەکی بوو کاک خدر خانەیی و کاک حوسێنی پەیرەوان و کاک غەفور واوەیی و شەهیدان عەلی بێشازپی و شەهید ڕەحیمی عەلی پور و فەرماندەی لکی یەک و چەند هاوڕێی دیکە کە ئێستا لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی ڕژیمدا دەژین و ناویان ناهێدم ئەو کۆمەڵە پێشمەرگەی کە لە جەبهەکەی پێشەوە مابووینەوە تا ڕۆژ بە تەواوی هەڵات و تەواو وڵات تاو لێیدا لە جێگای خۆمان ماینەوە دڵنیا بووین کە دوژمن تازە بۆ ئەو جەبهەیە پێشڕەوێ ناکە هاتینە سەر ئەو باوەڕەی کە بەرزایی تیرەشانەکەی بەرنەدەین و تیرەشان خۆمان بگەین بەرزایی پشتی وشترمەلی بەو شێوە بە نێودەوەنەکاندا بە بەرزاییدا دەستمان کرد بە جوڵان و پێشڕەوی لە هەموو لایەکەوە ئاورباران کرایین بەڵام باش دەرچوین خۆمان گەیاندە نێودەی وشترمەلی و داوای ئاو نانمان کرد پرسیاری ئەوەمان کرد ئەگەر کەسێک تەقەمەنی وردی هەبێ لێ بکرێن بە تایبەتی فیشێکی کەلاشینکۆفێ خەڵکێکی کەمی لێما بوو زۆربەیان بە تەقوهوڕی شەوێ دەرپەڕی بوون و ماڵ و منداڵەکان بۆ پەناهگان ڕاگوێز بوو پیاوێک لێوە مابوو کە بسکێت و ئاومیوەی دەفرۆشت ئەویش زۆر کەمی لەکن مابوو 150 فیشێکی ژێسەی لەلا بوو کە ماوەی ساڵێک بوو بۆ فرۆشتنی دانابوو ئەو فیشەکانیدا بە ئێمە بەلاقە هیچ پوڵێکیشی لێ وەرنەگرتین هەر چۆنێک بۆ خۆن گەیاندە تەرکی پشتی ماڵان جێگایەکی لەبار و حەساس بوو دەستی دوژمنی نەکەی بۆیە لەوێوە دەمانتوانی تەواوی خڕدۆڵەکانی ئەم دی و ئەو دیوی تیرەشانەکەی کۆنتڕۆڵ بکەین پێشمەرگەکان بەندی و ئەو دیوی تیرەشانەکەیدا کە دوور و درێژ بوو پەرتۆ بڵاو ببوون ڕۆژەکە زۆر ڕووناک نەبوو بە تەپ و تۆزی تۆپ و دووکەڵەکان بڕێک تاریک داهات بوو ئێمە دەمانتوانی نەفەراتەکەی بە چاو بنجێوین ئێمە یەک دوو دووربینمان پێبوون بەڵام نەکەوت بوونە لای ئەو گروپەی ئێمە بۆیە دۆست و دژمنن باش بۆ لێک نەدەکرایەوە ئەو جێگایەی تۆپەکانی لێدەتەقیەوە نیشانی نەدا و ئێمەی حاڵی دەکرد کە دەستی پاسدارەکانی نەگەیوەتێ دژمن مرەتەب دەور و بەر و سەر تەپەکەشیان دەکوتا ئێمە جارجار بە تەکتیر و بە پێخۆر بەرەو ئەو هێزانەی لە پایەگاکان هاتبوونە دەرێ و بەرەو گوندەکان سەریان دەسوێنا بوو تەقەت دەکرد تەقەی ئێمە نەدەبیسترا
چونکە هەموو تیربارەکانی قرس و نیوە قرسی دوژمن بێپسانەوە ئاوریان دەڕژاندا دەست کە دوژمن لە زۆر نقطەدا ناتوانێت چیتی پێشڕەوی بکە و تەنیا ئاور دەڕێژیت. بەڵام لە تەپەی پێش وشتر ملیەوە ئەگەر بەرەو جنوب ڕابوەستی لە ڕوبەڕووی ئێمە بە هەورازەکانەوە دووسێ کۆخی ئاوەدانی لێبوون. ئێمە ئاگادار بووینەوە کە لە پایەگاکانەوە لە لای جنوب دژمن بۆ بەرزایی پشتی کۆخەکان دەخزیت. و هەروەها پۆلێکی دیکەمان دی کە بە دۆڵەکەیدا بەرەو کۆخەکان دەکشێت. ئەوانە بە شەلەشەل و لۆژەلۆژ دەهاتن. دیار بوو ئەوانە بریندارەکانن دانەهەوێ خۆیان بگەێنە ئەو کۆخانە، بەڵام لەوەی بێخەبەر بوون کە ئەوە هێزێکی دوژمن دەیهەوێ پشتی ئەو کۆخانە بگرێت. بۆیە ئێمە بەپەلا خۆمان گەیاندە کۆخەکان بۆ ئەوەی نان و ئاوێکی وەدەست بێنین و بۆ بەرزاییەکان هەڵکشین پێشی دوژمن بگرین. دانیشتوانی نێوکۆخەکان بە ساردی ئێمەیان وەرگرت و هیچ چەشنە هاوکارییان نەکردین. زۆریان لەبەر پاڕاینەوە هاوکاریمان بکەن. بە زۆری یا بەخواهێشت نان و ئاوێکی کەمن لێوە گیر خستن. هەڵوێستی کۆخنشینەکانم زۆر پێسەیر بوو، چونکە ئەمن لە خەڵکی قارەمان و میوانگری بانەی ئەوم چاوەڕوانی نەدەکرد. لەو ماوەیە کە ئێمە لە ناوچەی بانەدا هەڵدەسوڕاین، جگە لە پیاوەتی و دڵسۆزی و سەخاوەت و پشتیوانی شتێکی دیکەم لە خەڵکی بە هیمەتی بانەی نەدی بوو. بۆیە هەڵوێستی دانیشتوانی ئەو کۆخەی ئەمنی تۆزێک ناهومێت کرد. ئەو پێشمەرگانەی کە ئێمە لە پێشدا دیتبوومانن بەرەو کۆخەکان دێن گەیشتنە کۆخەکان. ئەوان کاک ساڵح ڕەبەتی و هێندێک هاوڕێی ئێمە بوون کە چەند پێشمەرگەیەکی برینداری دیکەیان پێبوو. ئەوان پاش دیفاعێکی تند و ئازایانە خۆیان و بریندارەکانیشیان دەرباز کرد بوو. یەکێک لە دانیشتوانی ئەو کۆخانە بەغار لە تەپکی سەرەوە ڕاهەڵاتە خوارێ و بە هەموو تینی خۆی هاوارێ کرد. کاکە جانەوە پاسارەکان گەیشتنە پشت ماڵان، زووکەن لەو ماڵانەوە دەرکەون. ئەوانی لەبیرم مابن ئەمن و کاعومەری باڵەکی و کاحوسێنی پەیرەوان و کاخەترخانەیی و شەهید ڕەحیمی عەلیپور و شەهید عەلی بێشاسپی و کاک ساڵح ڕەبەتی و کاک غەفوور واوەیی و فەرماندەی لیکی یەک و چەند پێشمەرگەی دیکە کە بەخۆشیەوە ئێستاش ماون و لە وڵات دەژین بۆیە ناویان نایەنم، فەوری و بەپەلە بۆ بەرزایی پشتی کۆخەکان وەسەر کەوتین. لەو کاتەدا وەکو ئاوێکی ساردم وەسەر جێڕن ئەژنۆم شلبوون و خەریک بوو بەلادابێن. خەریک بڕڵم ڕاوەستی. تازە پێم دەزانی کە ئەمن تەقەمەنیم پێ نەماوە. تازە بە تەواوی تێدەگەیشتم کە چوار دەراغم بە تەواوی خاڵی بووە. دوویانم بە بەتاڵی لە گیرفانی ڕاست و چەپم هاویشتووە و دوو دیکەشم بە بەتاڵی لە جێ دەراغەکان ئاخنیوەتەوە. دەراغی سەر تفەنگەکەشم تەنیا 6 فیشێکی تێدا ماون. لەو کاتەیدا کاک ئەحمەد کە لەگەڵ براچووکەکەی پێشمەرگە بوون و لەو سەفەرەیدا هەردووچیان لەگەڵ ئێمە بوون، گەیشتە لای من و 4 پاکەتی فیشێکی دامێ. خەڵاتێکی زۆر گەورە بوو کە هەرگیز لەبیرم ناچیتەوە. لەگەڵ ئەو هاوڕانەی کە ناوم بردن گەیشتنێ تەپەی سەرپشتی کۆخەکان. بڕیارندا شەڕمان و نەمان لەوێ بکەین. بڕیارندا شەڕی دەستە و یەخە بکەین. ساغ بووینەوە لە نێو دەوەنەکاندا خۆن ماتکەین تا دوژمن دەگاتە پاڵ ئێمە و ئەو کاتە ئێمە لە دوژمن بدەین و ئاخرن قوماری ژیانن لەوێ بدۆڕێنین. پەیمانێکی سادقانە بوو. لەوێشدا ئەو جاریش باوەڕم هێنا کە هاوڕێیانی ئێمە بەدڵ و بە ئیمانەوە کاتوە هەناسە لە بەرابەر دوژمندا ڕادەوەستن. زۆر جاری دیکەش ئەو حەقیقەتەم لەو هاوڕێیانەدا دیت بوو. هەمویان پێشمەرگەی لە مێژینە و خاوەن ئەزموون و تەجربەیەکی زۆر بوون. بۆیە ئەمن هیچ ترسێکم لە دوژمنی نەبوو. تەنیا ئەوەندەم دەزانی کە ئەگەر دوژمن بگاتە ئەوێ هەمومان تێدا دەچین. تێدا چوونیش بۆ هیچانن مەسەلە نەبوو، هەر فکرشن لێ نەدەکردەوە. لەو کاتەدا لە نێو دەوەنەکاندا دانیشت بوون و چاوەڕوانی هەڵەرجانی پاسدارەکان بووین. گوێمان لێبوو لە نێو نزارەکەی پێش ئێمەدا کە لەبەر چڕوپڕی نزارەکەی دوژمن بە چاو نەدەدیترا لێکڕاکێشان و دەستگیریەکی یەکجار زۆر تند هەیە. ئەو تەقەیە لەسەر ئێمە نەبوو، چونکە بەشێکی زۆر کەمی ئەو ئاورە دەهاتە سەر ئێمە. ئەو تەقە و لێکڕاکێشانە تند بەردەوام بوو، بەڵام ئێمە بۆمان نەدەچەوە سەریەک ئەوە چییە و چۆنە، کێ تەقە لە کێ دەکا. بەڵام پاش 20 دقیقە نیو سەعات تێگەیشتین قەزیە چییە. یەکێک لە کادرەکانی کۆمیتەی شارستانی بانێ بە تەنیا گەیشتە کۆخەکان. دوای ئەوەی کە زانی ئێمە پێشمەرگەین بۆ لای ئێمە هەڵکشا و مەسەلەکەی بۆ گێڕاینەوە.
ئەو پێیگوتین کە بە وردی ئاگای لە قەزیەکەی هەیە ئاگاداری کردینەوە کە ئەوانە پێشمەرگەی سازمانی خەباتی کوردستان و لەگەڵ ئەو هێزەی کە ویستویەتی بێ ئەو کۆخانەی خوارێ بگری دەرگیر بوون و تەلەفاتی زۆر بە دوژمن وارد بووە بەڵام فەرماندەکەیان بریندار بووە بەخۆشیەوە برینەکە جێی مەترسینیە ئەو فەرماندە بریندارە پێشمەرگەی قارەمان و تێکۆشەر کاکە عەلی عەزیزی بوو کە بەخۆشیەوە ئێستاش ماوە کە ئەمن لە زۆر جێگادا باسم کردو و لێرەش باسی دەکەم و لە حزوری خودی کاک عەلی عەزیزیشدا باسم کردووە مانی خۆم لەوی دەزانم و تا مردم قەرزداری ئەوم پێم خۆش بە لێرەشدا ئەوەندە باس بکەم سازمانی خەبات ئەو کاتەی لەت نەبوو بوو بە تێکرایی کۆمەڵێک پێشمەرگەی زۆر پوخت و بە ئیمان و بە بیر و باوەڕیان هەبوون لە جەبهەکانی پیرانشار و سەردەشت و شەڕەکەی نستانێ و پێکهەڵپڕژانەکانی ناوچەی سەردەشتێ و لە شەڕەکانی ناوچەی بانێدا بەشداری چالاکانەیان بوو ئینسانی زۆر بە نرخیشیان لە تێکهەڵچوونەکاندا لە دەستدا بوو دوایش ئینسانی زۆر بە نرخی دیکەیان لە دەستدا ئێمە لە جەبهەکانی پیرانشار و سەردەشتدا لەگەڵ خەباتەکان پێکەوە بووین لە نزیکەوە بەشێکیانم دەناسین پیا و حەقێ بڵێ پیاوی زۆر مؤەدەب و بە ئیمان و ڕاست و تێکۆشەر بوون ئێمە دوای ئەوەی ئەمین بووین کە لەو بە شەش هەتەرێک نەماوە بەپەلە خۆمان گەیاندەوە سەر بەرزاییەکەی پشتی وشترملی بۆ ئەوەی دەوروبەر لەژێر چاوەدێری بگرین و لەگەڵ هاوڕێیانمان یەکتر بگرینەوە جێرانەوەی ئەو هەڵبەزدا بەزەی هەر بە قسە خۆشە بڕینی ئەو هەموو هەوراز و نزمیانە و تێپەڕبوون بەو هەموو کەند و کۆسپانەدا هەڵات لەو گەرما و کوڵە کوڵەیدا ئێنێرژی و توانا و سەبر و حوسەلەی ئینسانی ورد دەکرد ئێمە گەیشتینەوە تەپەی پشتی وشترملی سەعات 1:30 تا 2 بوو ئێمە دیتمان جەماعەتێک لە بەرامبەر ئێمەدا بە شاخەکان هەڵدەوسکێن لە پشتی ئەوانیش هێزێکی زۆر هەبوو هێزەکەی پشتی ئەوان پەیتا و بێبسانەوە تەقەی دەکرد جارجارەش وردە تەقەیەک لە خوارەوە بەگوێ دەگەی ئێمە دەمانتوانی بە تەکتیر لە هەردوو کلان بدەین بەڵام ڕوون نەبوو چێ هەیان دۆستە و چێ هەیان دژمنە ئێمە ئێستا بە شەهید بوونی کاک سەرگورد و هاوڕێیانمان نەزانی بوو دیارە ئەوانەی خوارەوە وەکو دوایی بۆیان باس کردین کاک سەرگورد و کاک تاهیر و کاک ناسری گودەرزی و مامۆستا زێرە و هاوڕێیانی دیکە بوون ئاخەوە لەنێو ئەو شاخانەدا کاک سەرگورد و کاک عەبوو شەهید ببوون ئێمە دەبوو بزانین ئەو جەماعەتەی خوارەوە هاوڕێیانی ئێمەن چونکە ئەگەر بە دقت لیان ورد بباینەوە تێدەگەیشتین کە ئەوانە زۆر بە احتیاتەوە تەقەی دەکەن و دەست بە مهماتەکەیانەوە دەگرن بەڵام بەداخەوە دوای چوان هیچ ناکرێ و ئەوەی ڕۆی دەڕوا و تەعریخ ئەوەیە کە هەیە و نەک ئەوەی ئێمە پێمان خۆشە بەڵام ئەوەی زۆرتر سەری لە ئێمە شێواند ئەوە بوو کە لە پشتی شاخەکانەوە ئەوجێ گروپەکەمەکەی ئێمەی پێوە بوو هێندێک کەسیان بە کۆڵ هەڵدەگرت دیار بوو ئەوانە بریندار بوون یا کوژراو بوون ئەوە ئێمەی وەشک دەخست کە احتیمالەن ئەوانە پێشمەرگە بن بۆیە ئێمە دەستە پاچە بوون و نەمانتوانی هیچ چەشنە دشکردەوەیەک بەرامبەر بەو گروپەی پشتەوەی گروپە چکۆلەکەی دشکردەوەیەک لە خۆمان نیشان بدەین بەڵام ئێستا پێم وایە کە دیفاعی هاوڕێیانی کاک سەرگوردی زیانی بە دوژمن گەیان بوو ساعت 3 بەرەو 4 ئێوارەی بوو کە تەقەی ورد بە تەواوی خلاص بوو تەنیا تۆپخانەکان کاریان دەکرد ئەو تۆپبارانە خەست و دەقیق نەبوو تەنیا ئاورێکی کوێت کوێرانە بوو لەوەی ڕادەر دەکەوت کە دوژمن بەرەو پایەگاکان پاشەکشەی کردووە ئێمە ویستمان وردە هاوڕێیانمان کۆ بکەینەوە بەرەو گوندی ناوە بەو مەبەستەوە ڕێکەوتین لە ڕێگایەدا تووشی کاک فەتاحی عەبدولی بووین کە داستانی دەربازبوونی خۆی و بە دیلگیرانی مرادی بۆ جێڕاینەوە وەبزانم مراد خەڵکی ژاوەرۆیە بوو پیاوێکی پشتکوڕ بوو کە لەو کاتەیدا نەخۆشیش بوو پێشمەرگەیەکی زۆر ڕاست و پاک بوو کە بەداخەوە ئەو ڕۆژەی بەدەستی پاسدارەکان ئەسیر کرا بوو وەک کاک فەتاح گێڕایەوە ئەو حاشای نەکرد بوو کە پێشمەرگەیە ئەو لە کاتی جیرانیدا شیعاری دابوو درود بەر دموکراتی گوتبوو لەو تێکهەڵچوونانەدا مراد تەنیا ئەسیرێکی ئێمە بوو کە وەدەستی دوژمن کەوت هیچی دیکە لە نزیک ناوەی تووشی شەهید محەممەدی پەردەدار بووین
کە بە دوای هاوڕێیانی ئێمە و ئێمەدا دەگەڕا زۆر خۆشحاڵ بوو کە چاوی بە ئێمە کەوتەوە وەزی بریندارەکانن لێپرسی وەڵامیدایەوە کە هەمزە و سولەیمان بەداخەوە هەردووکیان شەهید بوون لە وەزی بۆرەی پرسیارمان کرد کی بۆرەی خوێنڕێژی زۆر کردووە بەڵام پێم وانییە خەتەری زۆر بێ لە وەزی کاکسەرگورد و هاوڕێیانی دیکە پرسیارمان لێ کرد کوڕێکی ناوەیی کە لەگەڵ شەهید بەردەداری هاتبوو کوتی من ئاگاداری ئەوانم شەوێ هاتوون وڵاتیان لە نێو دێی ناوەی وەرگرتووە و کاکسەرگوردیان بە سواری بەو دۆڵەیدا بردۆتە خوارێ بەڵام پێشمەرگەیەکی دیکە کە نێوی کاکتاهێری عەلیار بوو لەو دۆڵەی خوارێدا شەهید بووە و جەنازەکەی لەوێ بەجێماوە پێشم وانییە کاکسەرگورد و هاوڕێیانی لەژێر ئەو تۆپبارانە قورسەیدا بە سەلامەتی دەرچووبن خەبەرەکە زۆر ناخۆش بوو پێشمەرگەکان زۆر چرژان و زۆر تێکچوون هەمومان چرژاین هەمومان تێکچووین هەتا بەرەو ئێوارە دەڕۆیشتین ناهومێدی زۆرتر باڵی بەسەر ئێمە و ناوچەکەیدا دەکێشان ئەمن دەمزانی هاوڕێیانی ئێمە چەند شەکە ژۆ و ماندوو برسیم بۆیە داوام لێکردن کە بچنە نێودەی و نان و ئاوێکی بخۆن و ئیسراحەتێ بکەن و ئەمنیش لەگەڵ یەک دوو هاوڕێ بە دوای جەنازەکاندا دەڕۆم ئەلحەق هیچانیان قبوڵیان نەکرد هێندێک لەم بەری چۆمەکەی و هێندێک لەو بەری چۆمەکەی سەربەرەوژێر بە مەبەستی پەیداکردنەوەی جەنازەکان ڕۆیشتنە خوارێ بەشێکیان یەکجار زۆر هیلاک بوون بەڵام لەسەر ئەوەی سوور بوون کە لەگەڵ ئێمە بێن بە زۆری بەشێکن قانعکردن کە بۆ نێودەی بگەڕنەوە و دوای ئیسراحەت و خواردنی نان و ئاوێک ئەوان بێنەوە لای ئێمە و یا ئەکیپێکی دیکە بۆ لای ئێمە بنێرن بۆ ئەوەی لە جەنازەکان بگەڕن ئەوە بوو کە بەشێک لە هاوڕێیان بەرەو ناوە هەڵکشانەوە و ئێمەش بە دۆڵەدا هاتنە خوارێ چۆمەکە تۆزێک زۆر بوو لە هیچ جێگایەک بازی لێ نەدەگەیشتەوە بۆیە ئێمە هەر بە کەوشەوە ملمان پێوە دەنا ڕێبرین بە کەوشی تەڕ و نێوفەرشی لووسەوە زۆر دژوار بوو چۆمەکەوە هەڵکەوت بوو کە دەبوو ئێمە ئەو بەرەوبەری لێ بکەین و ماوە بە ماوە لێ بپەڕینەوە لاق لە نێو کەوشەکاندا ڕانە دەوەستان و هێندێک کەندەڵان هەبوون کە دەبوو بە چوار چەنگەلیان سەرکەوی کە ئەوەش زۆر سەخت بوو سێبەر تەواو شۆڕ ببوونەوە بەڵام هێشتا تاو لە نێو دۆڵەکەی هەرما بوو کە وەک تەندورێک ڕەپێچەی دەکردن وێنەی سلولە ئینفرادیەکان و حەبسی ڕۆمیان و جەهەنەمی نەمرودی لە مێچکی ئینسانیدا دەکێشایەوە هەناسەبایەکی نەدەهات دەنجی هیچ دابایەک بەگوێ نەدەگەیشت تەنیا ڕیزەکات تووشایەک جارجارە بێدەنگی ئەو بەرەوبەری دۆڵە تەنگەبەرەکەی تێک دەشکاند بەرسایەتی مەفهومی نەما بوو تەنیا بوو بە بێهێزیەک کە سەر تاسەری جەستەی ئێمەی داگرت بوو بەدەم ڕۆیشتنەوە جاری وا بوو هەردووک چاوم دەچوونە خەو خەونم بە گۆزە ملشکاوە پڕ لە ئاوەکانی ماڵی خۆن و جیرانەکانمەوە دەدی کە لە کاتی تینوایەتیدا هینگم پێوە دەنان و تا تێر دەبووم ئاوم دەخواردەوە ئای کە چەندە خاترەیەکی خۆش بوو بەڵام هەر خاترەی خۆش و خەیاڵی بەتاڵ هەر ڕاستلەکان و خەونی تیشبەر هیچ دیکەنە دۆڵێکی پێچاو پێچ بوو پڕ و لە زیگزاک پێچاڵی مەرگ بوو بەشێکی زۆری دۆڵەکەن پێوە قۆرد بە دوای قۆردا پێچ بە دوای پێچدا نە ئینسانێک دیار بوو نە جەنازەیەکیشمان دیتەوە ڕۆژ بە پرنج کاویشتن بە پشتی کێوەکاندان و خۆن بۆەوە سێبەرێکی برچوو بوون باڵی بەسەر دۆڵە تەنگەبەرەکەیدا کێشا سێبەرێکی قورس و نامۆ بوو ئەوجار ئازاری گەورە مێشولەکان بوون مێشولەکان وەکو تەونی جۆڵاتەنەی شەپۆل بێپسانەوە بە دوای یەکتردا لە هەوادا دەلاژانەوە ئێستا شەپۆلێک کرد لە خۆ نەتەکاند بۆەوە کە پۆلێکی دیکە بەگژتدا دەهاتن و بە هیچ جۆرێکی لێک نەدەپچرانەوە بەگژتدا دەهات و خۆیان بە چوورچاوتدا دەدان گەورەترین عەزاب ئەو کاتە بوو کە لول دەبوونە نێو گەروی ئینسانی ئەو بەڵایانە ئینسانیان زۆرتر هەبرەش دەکرد گەورەترین مزگەنی و هۆمێت بۆ ئێمە دیتنەوەی جەنازەیەک یا چەند جەنازە بوو ئێمە تازە هیوابراو ببووین پێمان وانە بوو لەو گروپەی کە بە دۆڵەکەیدا هاتۆتە خوارێ کەسی دیکە بە زیندوی ببینینەوە بەڵام دیتنەوەی جەنازەکان و ڕاگوێستنیان و لە دەستڕەسی دوژمن دەرهێنانیان بۆ ئێمە گەورەترین شانازی و سەربەرزی بوو هەر بە مەبەستی وەدەستهێنانی ئەو سەربەرزیەی وا تا دیتنەوەی جەنازەکان دەستمان بگەڕان و پشکنینی زیاتر کرد پێچ لە دوای پێچ و داڵان لە دوای داڵان پشکنینی هەڵۆڵ لە دوای هەڵۆڵ هەمووی ئەو هەوڵانە بێسوود بوون چاوەڕوانی هاوار و بانگ بووین لە نەرکاوەوە هەبوو دەنجێکت گوێ لێ دەبوو
ڕاتەماین بۆەوەی جارێکی دیکەش ببیسینەوە بەڵام هەمووی خەیاڵ و وەهم لەو کاتەدا لە ناکاو فێنکای یەک کەوتە سەرتڵب یەکێک لە هاوڕێیان هاواری کرد ئاها دۆزیمەوە یەکێک لە جەنازەکان لەو بەرێنە بەغار لەو بەری چۆمیە لیباسی شیری تاریکی دەبەردان بیگەنێ هەمووان دیتن شتێکی جەنازە ئاسا لەو بەرە ڕاکشا بوو مزگەنێکی زۆر خۆش بوو دڵنیا بووین کە ئەو جەنازەش خۆدەستی دژمنی ناکەوی لەو ڕاستەی کۆمەکە قۆڵ بوو بەڵام هەمووانن ملن پێوە ناو بۆ لای جەنازەکەی ڕۆیشتی ئەمن بۆ خۆم پێم وابوو 100% ئەوە جەنازەی کاک تاهیری عەلییارە پڕ بەدڵ شوکرانەم بژارد کە ئەوە جەنازەیەکی دیکەشمان دیتەوە بۆ دەست دژمنی ناکەوی هەموو بەغار لە شتەکەی نزیک بووینەوە بەڵام وەکو ئاوێکی ساردن بۆ سەر جێرن هەموو لە جێگای خۆمان ڕق بووین چونکە ئەوە جەنازە نەبوو بەردێکی شینی تابوتمانن بوو لەوێ ڕاکشا بوو چەندە خەبەرێکی ناخۆش بوو لە ماندوویان هەموو لە پەنای بەردەکەی دانیشتین کارێکی چاک هیچ کەس قسەی نەکرد ناهومێدی زیاتر سواری شانانم بوو هەتا ڕۆژ درەنگتر دەبوو ناهومێدی و داماوی زیاتر ڕووی تێدەکردین چاود لە هەر لایەکی دەکرد جگە لە ئاسۆی ناهومێدی و داهێزان شتێکی دیکەت نەدەدی بارانی خەم دەباری مەتانەتی سەرکورد عەلییاری دڵسۆزی عەبووی کاکەبرا ڕووخۆشی و زەردەخەنەی مامۆستا زێڕەی چالاکی ناسری گودەرزی تەفاهومی کاک تاهیری عەلییار ناڵەی بریندارەکانی هێزی هەوشار لە زەین و مشتی مندا هەمووی هەڵقڕووکا بوو بە تاوان کەوت بۆ دەستی دژمنانی گەلەکەمان جگەلەوەش دەنگی دەستڕێژەکانی سولەیمانیمان پیرۆتی و هەمزەی بووبانەیی بۆ ئەبەت کۆتاییان پێهات بوو بە هەناسە ساردی و ناهومێدیەوە چاوێکم بڕیەتە پۆلکە سوتاوەکانی بەرامبەری خۆمان و لە نێو شەڵخە لە دوای شەڵخەی مێشولە کوێرەکاندا بەراودەی ناوە گەڕاینەوە لە ڕاستیدا ئێمە زۆر لە جەنازەکانی کاک سەرگورد و کە عەبووی تێپەڕ ببووین بەڵام ئەوان تۆزێک لە بەرزاییدا شێردرابوونەوە کە دیتنەوەیان ئاسان نەبوو هەرچەند ئێمە لە کاتی هاتنە خوار بە چۆمەکەشدا تووشی بەردێکی بووین کە هێندێک شتی وەکو تڵۆپە خوێنی لەسەر بوون بەڵام ساغ نەبووینەوە کە ئەوە دەبێ خوێن بێ خوسا و داهێزا و ناهومێد گەیشتینەوە خواردناوەی هێشتا تاریکدا نەهات بوو شێخی ناوەی کە شێخی دەروێشان بوو تەکیی لەوێ هەبوو بە بیرمانەوە هات پێشمەرگەکان تەقریبەن هەمویان گەیشت بوونەوە نێودەی و خەریکی ئیسراحەت بوون الحەق والئینساف خەڵکەکەی زۆر بەگەرمی ئێمەی وەرگرت ئەوان دایانزانی ئێمە شەهیدمان داون شێخ هەردوو دەستی بەرەو ئاسمان گرت و فاتحای بۆ شەهیدەکانمان خوێند و دوعای بەخێری بۆ کردن شێخ پیاوێکی خوێن شیرنی پاک و خاوێنی بە تەمەنمان ناوەندی بوو بە پیاوێکی ئاگاه لە نەوەی خۆیدا و بە کوردێکی دڵسۆزم هاتە بەرچاو ئێمە برد لە تەکیەکەی خۆی دڵمای گەڵامێوەیان لێ نابوون سەیر ئەوە بوو کە سەرڕای ئەو هەموو پرسیایەتی و ماندوویەی ئەمن نانم پێ نەدەخورا تینوایەتیم نەدەشکاوتەنیا ئارەقم دەڕشت هەموو هاوڕێیان وابوون لەسەرەوە ڕاهەتا خواردە یەک بە ماڵەکاندا گەڕان و پێشمەرگەکانن سەرژمێری کردنەوە نزیکە لە 2 شەهید و ئەسیرێک کاک سەرگورد و 5-6 پێشمەرگەی دیکە دیار نەبوون تاڵترین لەحزە بوو ئەو کاتە بوو کە ئیدی بەڕاستی وردە هەستن پێدەکرد کە ئەوان نەماون ئەژنۆم شل ببوون و دیار بوو کە زۆر ترژاوم ژنێکی بە ساڵدا چوو کە بە تەواوی دەوەزی من گەیشت بوو هاتە پێشێ و پێی گوتین کاکی گیان بۆیە نەرژاوە نەپڕژێ ئەوانەی چەکی پێشمەرگایەتی هەڵدەگرن مردنیش لە خۆ دەگرن مەرگ شتێکی ئاساییە خۆتێک منێن نەحەزان بە خۆتان خۆش بکەن 1-2 تاقە ماڵی دیکە لە خوارەوەی دەیهەن فکرم بۆەوەی دەچی هێندێک پێشمەرگە بۆیە پڕژی بن مەسیحێنیەکی خۆش بوو ڕێگاکەی پێ نیشانداین و ئێمەش بەقار بەرەو ماڵەکان وەڕێکەوتین چاکم لەبیر نییە ماڵێک بوو یا 2 ماڵ لێمان بۆ دەرکەوتن کاتێکی سەخت بوو ئاخرین شانس بوو بە تاقیمان دەکردەوە گەیشتینە بەردەرکی ماڵەکەی و چاوم بە کاک تاهیر و هێندێک هاوڕێکەوت لە خۆشیان خەریک بوو ڕانیشم کاک تاهیریش بۆ لای من هاتە پێش و مێزم لە ملی کرد تاوێکی چاک زمانم نەگەڕا چاو لە لای کاک ناسر و مامۆستا زێڕە و هاوڕێیانی دیکە کرد کاک سەرگورد و کە عەبووم نەدیتن چاوەڕوانی پەیامێکی زۆر گرنگم دەکرد خۆ هەڵڵانەوەی ناوێ بە تێکشکاوی و نیوەلاڵی لێم پرسی کوا کاک سەرگورد کاک تاهیر گریانەکەی خۆی خنکاند و بەدەنجێکی نیوە نووساوەوە وەڵامی دایەوە لەگەڵ کاک عەبووی هەردووکیان شەهید بوو ئەمن هیچی دیکەم پرسیار پێ نەکرا بە دیدنی ئەو حاڵەتانە ئەو هاوڕێیانەی لەوێ بوون
وەزعەکەیان پێ تەحمل نەکرا و لە پاڵ خۆیاندا بە کوڵ گریان ماوەیەک دانیشتین و هیچ کەس قسەی پێ نەکرا ئاڵقەی ئەو دانیشتنە ئاڵقەی لەبەر یەک گێرانەوەی شیوەنێکی خنکاوی خامۆش بوو نیگایەکان گوڵین و هەڵچوون و زمان و ڕەمز و ڕازێک بوون کە کوڵین و هەژانی ئاوە بەژانم تا ئەو کاتەی نەدید بەیان یا بە وشەکردنی ئەو زمانە حاڵانە توانای من ناکێشی گەڕانەوە لا شەری بۆ لە نەکەوتنەوەی زیان زیاتر هەم خەڵک و هەم شێخ پێیان وابوو کە دەبێت ئەو شەوەی ناوچەی بەجێبێڵین عەرزم کردن جەنازەکان شێراونەوە لەگەڵ خۆیان دەبەین قسەی شێخی منتیقی بوو کوتی بۆ هەر جێگایەکی بچن دەبێت ئەو جەنازانە بنێژن لەو مەسیرەشدا دەیوا قەڵەباڵغی لێ نییە کە بتوانن 4 جەنازە بۆ ئێوە دەفنکەن شێخ قەولی شەرەفی بە ئێمەدا کە ئەگەر هەموو دەروێشەکانی بە پرچان ڕابکێشن نایەڵێ ئەو جەنازانەوە دەستی دوژمنی بکەون ئێستا شێخ و خەڵکی ناوەی دایانزانی پێشمەرگەکان جەنازەکانیان لەکوێ شاردۆتەوە بۆ دەستوریدا کە هەرچۆنێک بە جەنازەکان موەققەتەن دەفنکەن کە دواتر بە گەورەی و هیممەتی پێشمەرگەکانی ناوچەی بانێ لەگەڵ خۆیەکی تازەی دیکەدا نێژرا بوونەوە ئەوە تەنیا وعدێکی ڕووداوەکەیە کە من لێی ئاگادارم و لەبیرم زۆر کورتە چیرۆکی تاڵ دیکەی ئەو ڕووداوای هەیە کە هاوڕێیان لەبیریانە ئەوە بوو لە سەرەتای شەوێکی تاریکی مرد و مۆمدا بە گەروی پێچاوپێچی جەهەنەمە قوڵەکەی خوار ئاواییدا حەسرەت لە کۆڵ ناوەن بەجێهێشت ئەو شیوە قوڵە داڵانێکی پێچاوپێچی مێژوو بوو کە نە من و نە کاک سەرگورد و نە شەهیدانی دیکە هەرگیز پەیدا نەگەڕاینەوە ڕۆحی کاک سەرگورد و هاوڕێیانی شاد بێ ئەوەی بینیتان و بیستان وتوێژێکی خۆمانە بوو لەگەڵ بەڕێز و تێکۆشەر کاک مەلا حەسەنی شیوەسەڵی کاروەکو لە سەرەتادا باسم کرد بڕیار بوو لە ساڵڕۆژی شەهیدبوونی خۆی لە 25مین ساڵ وەگەڕی شەهیدبوونیدا بڵاو بێتەوە بەڵام بەهۆی سەرقاڵی منەوە و دەرفەتە نەرەخسا هیوادارم چێژدان لەو ڕۆمانە پڕناوەرۆکە وەرگرت بێت کە کاک حەسەنی شیوەسەڵی پێشکەشی کردن مامۆستای خۆشەویست تاجی سەرمان سپاس بۆ کاتەکەت و سپاس بۆ ئێوەش کە بە حەز و خولیاوە گوێتاندایە وتە و قسەکانی مامۆستا شیوەسەڵ